بەناوی خوای گەورە و میهرەبان بینێرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پرۆگرامی کینۆی پەیامی ڕۆژ لە خزمەتتان ناوین بە کۆمەڵێک بگە و بابەتی جیاواز ومێدەکەین تا کۆتایی لەگەڵمان بمێننەوە. دەستخۆش مستاش بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بەدازان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەک هیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کا پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین. لا تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە میکانیزمەکانی وەرگرتنی قوتابیان دەکەین لە زانکۆ و پەیمانگەکاندا بزانین دواوی کە قوتابیان ناویان هاتوۆتۆ لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا میکانیزمەکانی دوای ئەوە چین وایروها قوتابیان ئەگەر بیانێت بەشەکەیان بگۆڕن یاخۆ بچنە بەشێکی دیکە بە چ شێوازەیەک داوەزاندنی بۆ دەکەن و ڕخنە دەگرن لەو بەشێک کە تێدان و دواتر ناویان بێتە لەو بەشەدا. کۆمەڵێک زانیاری نوێ لەو تەورەیەماندا بۆ ئێوەی ئازیز باز دەکەین. بەڵایزان لە بەشی دومی پرۆگرامەکەشمانە هەوڵ دەدەین باس لە چۆنیەتی یاخود بەهێزکردن و بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە کۆمەلگای کوردەواری کە کۆمەلگایەکی تا ڕادەیەک تێکەڵ و بەدەمیەکەوە بوونمان زۆرە لە ئەگەری بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کۆمەلگا تا چنێک ئاسوودە و ئارامترە بێت و هەروەها ئەتوانین زیاتر بەدەم یەکترەوە بین. وەڵازەم بابەتێکی دیکەمانێت لە تۆری سێمە باسی دەکەنەوەیش گرنگی خۆشنووسیە و گرنگی و نەری خۆشنووسی کە دەزانین کەسانێکن خولیا و حەزێکی تایبەتیان هەیە بۆ ئەم بوارە بزانین بەگشتی ئەم بوارە لە چی پێک دێت وە ئەو شێوازە نووسینانەی کە هەن تا چەند بڵاون و ئەو خەتەی کە تایبەتە بە گەری کوردەوە تا چەند لە جیهاندا پەرەی پێدراوە لە نێو فیستیڤاڵەکانی جیهاندا توانراوە ئاماژەیەکی پێ بکرێتەوە بخرێتە ڕوو لەو تەورێشماندا کۆمەڵێک بابەتی جوان وە کۆمەڵێک لەوحەی جوان لە خۆشنووسیدان پیشانی ئێوەی ئازیز دەدەین. ئازان دەچین لای کەشوهاو بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهاوا چین پێکەوە بینێنی دەبێت. بەڵازان و خۆشەویستان هەفتەی ڕابردوو ناوی قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکان لە هەرێمی کوردستاندا هاتەوە. خۆشبەختانە وەزیری خوێندنی باڵا ئاماژەی بەوە کرد کە تەواوی ئەو قوتابیانی کە فۆرمی زانکۆلانیان پڕ کردوەوە توانرا وەربگیرن ئەویش بە هۆکارەوەی کە کورسیەکی زۆر لە نێو بەشەکاندا زیاد کرا وەروها بەشی نوێژ کراوەتەوە کە مەژوای کردووە قوتابێکی زۆر لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا وەربگیرێت و زیاتریش ئەفزەڵی دراوە بۆ قوتابیانی کە ساڵی ڕابردوو لە زانکۆلا یاخود لە زانکۆ و پەیمانگەکاندا وەرنەگیراون. بزانین ئەمساڵ میکانیزمەکان چین دوایەوەی کە قوتابیان ناویان هاتوۆتەوە میکانیزمەکانی چۆنیەتی نێو زانکۆ و پەیمانگەکان چین وەروها باز لەوەش دەکەین کە ئەگەر قوتابێک بوێت تانە لە بەشەکەی خۆی بدات و دایبەزێن بۆ بەشێکی دیکە شێوازەکانی چۆن چۆنیە و کۆمەڵێک زانیاری دیکە بۆ عزیز گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان پرۆفیسۆریایی دەر چۆمان ئەلادین بەڕێوەری گشتی تۆماری زانکۆی سلێمانی کاک دکتۆریان زۆر بەخێر بێت. بەخێرن کاک دکتۆر کاک تۆ ئەگەر لەوە دەست بکەین جیاوازی هەبوو ئەمساڵ لە هاتنەوەی ناوی قوتابیان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو.
بەڵێ پێشێکی پێم خۆشە لێرەوە پیرۆزبەکی گەرم ئاراستی خوێندکان و قوتابیانی وەرگیراوەکەین لە زانکۆ پەیمانگەکان بە تایبەتی زانکۆی سلێمانی کە خۆشبەختانە ئەمساڵ ژمارەیەکی تر خوێندکار قۆناغێکی ترە بڕێت لە ژیانیانە خۆشبەختانە ژمارەیەک خوێندکار وەرگیراون لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان کە لەسەر ئاست و خواستی خوێندکاران بێت لەسەر داواکاری خۆیان بێ بە سیستەمێکی نوێ کە سیستەمی زانکۆلاینە سیستەمێکی ئەلکترۆنیە ئەم سیستەما بۆی ڕەخسان و خوێندکار بەبێ ئەوەی سەردانی خوێندنگاکەی یان زانکۆکەی بکە پێشکەشی زانکۆ پەیمانگەکان بکە بە شێوازێکی مۆدرنانە و ئەلکترۆنیانە کە ئەم سیستەمە ئەتوانین بڵین سیستەمێکە خولیای خوێندکاری لەبەر چاو گرتووە بە ڕێژەیەکی زۆر چونکە ئەتوانێت ئەو هەڵبژاردانی خۆی هەڵببژێرێ و ئەگەر ئەم ساڵی چانسی نەبوو لەو بەشە توانێت ساڵێکی تر پێشکەشی بکاتەوە بە شێوازێک لە شێوازەکان وەکو ژمارەی خوێندکارەکان کە وەرگیراوە 40,000 زیاتر خوێندکار لە زانکۆکانە ناویان هاتوۆتەوە وەرگیراون و 22,000 کورسیش ماوەتەوە هۆکارەکەی ئەوەیە کە ژمارەی دەرچوانی پەروەردە با بڵێن لە ئامادەیەکان کەمتر بۆ بەراورد لە ساڵی پارە و ئەو نمرانی کە هێنرا بوون ئەمساڵ بە شێوەیەکی عام لە چاو ساڵی پارە کەمتر بوون ینی نەک بڵین نزمە بەڵام ئەڵین کەمترە نمرەی بەرز هاتووە نمرانە هاتوون بەڵام ژمارەیان کەمە ئەتوانین بڵین بۆ وەرگیرانیان 27,000 خوێندکاری ئەمساڵ وەرگیراوە 27,000 ئامادەیەکان وەرگیراون کە ئەم ژمارەوەی لێکرۆ کە ئەو لۆد و ئەو کێشانە کەم کاتەوە و خۆشبەختانە ئەو کێشانەی کە هەش بوون شارەزایمان تیا پیا کردووە بەڕاستی ئێستاش ئەمڕۆ باسی ئەوەکەین چەند کێشەیەکی تیا بۆ بێگومان بووی لە سیستەمی زانکۆلانیان لە وەرگیرانەکانە لە ئەو خوێندکان کە سەردانیان کردی ئەم چەند ڕۆژە لە بەرنامەکەتانە باسیەکەین و بۆی ڕێگا چارەیەکیان پێپشان بدەین بە ئەو بابەتە. جاوەڵا دکتۆر هەر بۆی یەکسەر با بڵین ئەوە گرنگە کێشەکان چی بوون ینی بە دیاریکراوی ئەو گرفتانەی ئەم ساڵ لەو میکانیزمەی وەرگرتنی قوتابی خوێندکاران هەبوون بەڵێ ئەم چەند ڕۆژی پێشوو کە هاتن سەردانیان کردین بەڕاستی ئەوە بوو خوێندکاری ساڵی پار ینی بە زۆری سەردانیان کردین خوێندکارن وەرگیراون ساڵی پار ئەم ساڵ دووبارە پێشکەشیان کردوێتەوە نمری بەرزیشان هەبووە مافیانەوە پێشکەشکردن بەڵێ بە پاڕڵ بە ئێوانش مافیان هەیە ئێواران بەردەوام تا کۆتایی ژیانن ئەم تەمەند درێژ بن ئەتوانن پێشکەشی بکەن بە ئێواران بۆ ئەو بەشانی کە ئێواران بەڵام پەڕڵەکە تا 5 ساڵ لە دوای ئامادەیان توانین تەقدیم بکەن پێشکەش بکەن بەڵام ئەوەی کە کێشەکە دروست بووە هیوایە نمری زۆر بەرز بۆ ساڵی پار لە پزیشکیان وەرنەگیراوە ئەم ساڵ بە هیوای ئەوەی لە پزیشکیان بە پارەڵڵ بە پارە بخوێنێ بەڵام بە حکمی ئەوەی کە لە ڕێنماییشا دیاری کراوە کە خوێندکاری پۆلی 12 ئامادەی ئەفزەلێتی ئەیرێتێ پێشخەری ئەیرێتە لە وەرگیرانە چوونەتە منافەسەیەکەوە ئەو منافەسە ئیراوە بە پۆلی 12کان ئەگەر کورسیە بەتاڵ هەبوو بێ دوان ئیراوە بە خوێندکارێک بەڵام ئەوەیە تەنها ئیراوە بە خوێندکاری پۆلی 12 و چەند کورسێکی بەتاڵ ئەگەر مای بە پێشبڕکێ وەرگیراوە هاتون سکاڵیان کردێت فلان خوێندکاریان فلان فیسار نمری وا بۆ وەکو ئێمە بۆ یان لە ئێمە کەمتر بۆ وەرگیراوە ئەو ئێمە بەدووادا چونمان کردووە بۆ وەزارەتمان وردووە و ئەوەی ئاگادارم چەند خوێندکارێکیش هەڵوەشێنراوەتەوە چونکە لە دیارە سیستەمەکە هەڵی بژاردووە نسبەتی هەڵی سیستەمەکە زۆر کەمە ئەوەی گەڕێتەوە وەیەکێ لەو کێشانش وەکو باسم کرد خوێندکارانی ساڵی پارە بەڵام کێشێکی ترمان هەیە خوێندکار هەیە وای زانی و فۆرمەکەی ڕۆشتووە بۆ وەزارەت چونکە لە 6 تێپ پێگێت زانکۆلاین لە چوارەم هەڵبژاردنەکانە لە پێنجەم دڵنیابوونە لە هەڵبژاردنەکان ئەنج شەشەمە ئەچێ بە وەزارەت زۆربیان لە 4 و لە 5 وەستاوە لە سنتەرێک لە سنتەرەکان پڕیان کردێتەوە ئەو سنتەرانە بەڕاستی چونکە لە یەک کاتا چەند خوێندکارێک لەوانێ فۆرم پەرکاتەوە لە لاینەکە بێ ئەو ئۆنلاینە لەوانەیە کێشە دروستکە لە کاتی نردنیە بۆ سێرڤەری وەزارەت بۆی هەستەکەین کێشەکە لەویا بووە لە سنتەرەکانەوە کە پڕکراونەتەوە فۆرمەکە نەگەشتووە بەڵام چارەسەرمشمان بۆ دۆزیونەتەوە چارەسەر یەکەم ئەوەی سکاڵایان بۆ کراوەتەوە چەند کۆلێجێک و بەشێک بە پێی نمرەی ئیستا کە دانراوە ئەتوانێت بەش و کۆلێجەکە هەڵبژێ لەوان لە خواستی خۆشیانە بێ بەڵام ئەگەر بێ خوێندن تاوەکە ئەتوانێت هەڵی بژێری ئەوەی کێکە لەو خاڵە گرنگانەی کە هەیە خوێندکار هەیە ناوی دەرنەچووە بۆ ناوی دەرنەچوە هاتووە 20 هەڵبژاردی کرد 10 هەڵبژاردی وتی من تەنها حەزم لەو دۆ بەشەیە و ئەو نمرەی وەرنەگیراوە لەو کۆلێجیان ئەو لەو پەمانگەی کە هەڵی بژاردووە بۆیە ئەچێتە دەرەوەی هەڵبژاردەکان ئەویش دووبارە هەڵبژاردننی هەیە ئەتوانێت کۆلێجیان بەشێک هەڵبژێری تەنها ئەو کاتە یەک هەڵبژاردەیە بێ بەدڵتە ئەم بەشەیان بەدڵنیە هەڵی بژێرە تەنها
ئەو ئۆپشنەیە چونکە خۆی پێشتر یان فۆرمەکەی نەڕۆشتووە یان هەڵبژاردەکانی کەم بووە و کە نردوێتی نەچۆتە زمنی ئەو بەشانی کاڵی بژاردووە. زۆر بەشەکان دوکتۆر تا چەند گرنگە قوتابی ڕەچاوی ناونیشانی وەزیفی بکات تەنانەت لە کاتی داوازانی بۆ بەشێکی دیکە بێ بچێتە بەشێکی دیکەەوە ئەگەر ئەو بەشی کە بووی هاتۆتەوە خوازیاری خۆی نەبێت. بێگومان ژمارەی خوێندکار هەیە بە خواستی خۆی بەشەکەی بۆ نایەتەوە چونکە لەسەر بنەمای پێشبڕکێی نمرێ و کورسیشە نرخی کورسیەکان دیارێکە کۆتا خوێندکار کە وەرە گیرێ لەو کۆلێج و بەشانە ئەو خوێندکارە دیاری ئەکا کەمترین نمرە چەنە بۆیە کەمترین نمرە بنەمایە بۆ دابەزین و شوێنگۆڕی خوێندکارێک ئەگەر بەشێکی بەدڵنەوە یان لە هەڵبژاردەکانی غەڵەتی کردبوو بەشێکی پێش بەشێکی ترخستووە لە کاتی هەڵبژاردەکانە ئێستا چارەسێری ئەومان کردووە بە شێوازی دابەزین یان شوێنگۆڕی دابەزین ئەوە وشە کۆنەکەیەتی کە بەکامیان ئەو میکانزمە کۆنەیە کە بەکارمێنە بەش بۆ بەش کەمترین نمرەی بەشی یەکەم بۆ کەمترین بەشی دووەم ئەبێ گونجاو بێ بۆی پیانەوت دابەزین نمرەکە ئەبێ کەمترین نمرە حسابەکرا بەڵام لەم چەند ساڵی پێشووە ئەمانزانی خوێندکار هەڵا ئەکا لە هەڵبژاردەکانە بۆ چارەسەرکردنی ئەوە یان لە سنتەرێ پڕیکرێتەوە هەڵی کردووە لە هەڵبژاردەکانە چارەسەرەکەی بە ئەوەمان کرد پێماوە شوێنگۆڕین نمرەی خوێندکار بوو بە قورسایی و ئەو نمرەی لە چ بەشێ وەرگیرا بێ بەرزتریش بێ لە بەشەکەی کە خۆی وەرگیراوە بتوانێت داوای کا بە شوێنگۆڕین ئەو کاتە ئێمە بە سیستەمێک لە سیستەمە ئەلکترۆنیەکان کە ئەوە 2 ساڵە پەیڕەوی ئەەکەین داواکاری شوێنگۆڕین و دابەزینەکات بۆ بەشێک کە نمرەکەی خۆی تاوەرگیراوە ئەو کاتە داواکارێکی لە زانکۆی یەکەم و یان لە کۆلێجی یەکەم و بۆ کۆلیجی دوام و زانکۆی دوم ئەنێرێ و سێری نمرەکەی کرێ بە ئەلکترۆنی بزانین نمرەکەی شمولی ئەکات ئەو کاتە بەشی دووهەم بڕیاری کۆتاییە شوێنم هەیە یان شوێنم نییە ئەمما چەند کاتی پێویستە دەبێت چەند کات دەفەت بێگومان کاتی ئەوەیە چونکە تا خوێندکارەکە سیستەم داخڵەکە و کۆلێجی یەکەم ئیشی لەسەرەکە تا چەند ڕۆژ سایتەکە ڕێگەی پێیاتکەوە بکە ئێستا لەم کاتێدا تەنها 10 ڕۆژمان لەبەردەستا بۆ تۆمارکردن لە دوای خۆ تۆمارکردن خوێندکار ئەبێ دابەزینکە ئەجا وەزارەت لینکەکەمان بۆ چالاکە بۆ دابزین شوێنگۆڕی یانجارە چالاک نەکراوە چونکە کاتی تۆمارکردنی خوێندکارە بەڕاستی ئێستا لە زانکۆکانە بێ خۆی تۆمار بکە و دواتر دابزین شوێنگۆڕنەکە بە لینکێک داواکارێک تەقدیمەکات بە زانکۆی یەکەم بە ئەلکترۆنی زانکۆ یەکەم کارەکات و بەبێ ئەوی خوێندکار بێتە ناو زانکۆ بۆی نێرێن بۆ زانکۆی دووەمیان بۆ کۆلێجی دووەم وردبینی ئەکات سەرۆکی بەش ڕاگر تۆماری گشتەکەی چێکی ئەکاتەوە و دو ئەنێرە بە وەزارەت کاتی وا هەبووە هەفتەیەکی پێچوە کاتی وا بۆ ڕۆژی بێجوە کاتی بۆ چونکە پرۆسەکە پێویستی بە کۆکردنەوەی هەموو ناوەکانە و دوای بڕیاردان لەسەریان چونکە بەشی دووهەمیش مافی خۆیەتی کورسی هەیەیان کورسی نییە لەوانەیە ژماری کورسی بۆ زۆر بۆ چوو بێ خوێندکاری نەڕۆشت بێ مەجبورە کورسی بەتاڵی نییە چەند ژمارەیەک لەو خوێندکارانە هەڵبژێرێ کە نمریان بەرزە و کورسیان بۆ دیاریکە ئەگەر خوێندکاریش چانسی نەبوو لە ئێستاە شوێنگۆڕین و دابەزینکە لە مای حوتە دووبارە چانسێریتەوە یان لە دوای ساڵێک ئەتوانێت دەریش چێ بۆ خۆناغی دوو هەل ئەتوانێت لە مای حوتۆشتا دابەزین و شوێنگۆڕینکە ئەمە ئەتوانێت دابەزین لە ماوەیە کە ماوەی داهاتوو کە وەزارەت بڕیاری لەسەر ئەیا و لینکێکمان بۆ چالاکە بۆ کارەکە کەواتە کاکتۆریانی زۆر ئەو گرفتەی ئەمە باس کرد زۆر میمە خوێندکاران قوتابیان ئەمە بزانن ئەبێت بۆ نمونە خوێندکارێک لە بەشێک ناوی دەرچوە دەبێت بچێتەوە بەشە ناو تۆمارکە دوایەوە کە ناوی تۆمار کرد بۆ خوێندکاری ئەوێ لەوێ داوای ئەوە بکە شوێنەکەی بگۆڕیا خۆ دابەزاندن بەڵێ خۆی دیاری کراوە ئێستا کاتی خۆ تۆمارکردن لە زانکۆ پەیمانەکانی هەموو هەرێمە کە 10 ڕۆژی بۆ دیاری کراوە 23 کۆتایی بەڵام درێژی شەکرێتەوە زۆرجا هاوکاری خوێندکارێکە چونکە ئامادەیی بڕوانامی ئامادە نییە لە زۆربەی ئامادەیەکان کاتی ئەوێ ئێمەش هاوکاری ئەویان نەکەین واروە ئەگەری ئەوەیە ژمارەی خوێندکاری دووبارە لیستی دووهەم دەرچێ بۆ جیرانیان ئەوەش چانسێکی ترە بۆیان بۆیە پێویستەکە خوێندکار خۆی تۆمارکە خۆی تۆمار نەکە زانکۆی یەکەم یان کۆلێجی یەکەم کاری دابزین شوێنگۆڕنی بۆ ناکە واتە و فکرێ بەشێک لە خوێندکاران ئەڵێ لە فلان بەژوەرگراوم حەزم لێ نییە ناڕۆم بە ناڕۆم نابێ بێ بچیتەوە ئیشەکەت بکەیت دوایی دابەزات ئەبێ خۆی تۆمارکە بۆی زانکۆ یەکەم کارە بۆ بکە ئەجا تۆمارکردن زۆر گرنگە بۆ خوێندکار کە پێداویستەکانی ئامادەکە بریتێلەوەی دۆسیەکەی بەرێتە کۆلێجەکە بریتێ لە بڕواناوی پۆلی دوانزەی ناونیشانی هەویە و پێناس و کارتی نیشتیمانی و فۆرمی بای ئەوانە هەمووی پێداویستین پێویستەکە بخێتە دۆسیە و ڕادستی زانکۆکەی یەکەم بکرێت کە ئێمە وەکو زانکۆی سێمانی تۆماری کۆلێجمان هەیە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ ئەویشمان کرد بە ئەلکترۆنی خوێندکار کە هەموو پێداویستەکانی کۆکاتەوە
ئەتوانێت بە ئەلکترۆنی ئەو بەڵگەنامە پێویستانە پێشکەشی زانکۆ بکە بە لینکێک بە فۆرمێک پڕەکرێتەوە و زانکۆ کە ئاگاداریانەکاتەوە دەوام دەستپی ئەکا لە فلان بەروارە ئەو ڕۆژەیەتەوە بۆ ناو زانکۆ ئیستا حالیە نەم کاتیا پێویست ناکە خوێندکار لە زانکۆی سلێمانی تەنها سەردانی ناو کەم بکە تەنها بە ئەلکترۆنی پێشکەشی مامەڵەکەیەکە ئەم بەس بۆ زانکۆی سلێمانی زانکۆی سلێمانی ئێمە هەفتەی پێشوش ڕامانگەیان کە تۆمارکردنی خوێندکاران بە ئەلکترۆنی بێ خوێندکار خۆی بڕوانای پۆلی دوانزەی بە تایبەتی زۆر گرنگە لە فۆرمەکە هاوپێچکە ئەتەچکە هەوی ئەحوال مەدەنی بێ لەگەڵ جنسی عێراقی یان کارتی نیشتیمانی فۆرمی باعی هەمووانە سکانکەون سکانێکێکا بە بەرنامەیەکی موبایل و ئەتەچێکا لەگەڵ فۆرمێکە زانیاری خوێندکارەکەی تایە بە داتابەیسێک ئەنێرێ بۆ زانکۆکە و کۆلێجەکە ئاگادارە بن ئەم خوێندکارە هاتووە ئامادەیە فۆرمێکیشی بۆ ڕاتە ماڵی خوێندکارەکە ڕای ئەکێشێ لە پرنتێکە وی خاتە دۆسەکەی و ئەیبا بۆ مختاری گەڕێکیش ینی یەک دوو ئیشمان بۆ ئاسان کردوون مختاری گەڕک فۆرمی ناوێ و ڕسمی ناوێت تەنها ئەو فۆرمە مۆر ئیمزاکە بەو شێوەیە ئەیکە لەگەڵ ئەوەشە لەناو فۆرمەکەشە ئەومان بۆ دیاری کردوون ئایا خەڵکی دەروی شارە یان ناو شارە ئەوەش بۆ زانکۆ زۆر گرنگە ئایا بەشی ناوخۆیەوێ یان نا ئەوەش هەر گرنگە بۆی پێشەوەی داوام دەست پێ بکە ژووری تایبەتی و لە بەشە ناوخەکان بۆ ئامادەکرێ بە ژمارە بۆ بەناویش ئەوانەمەی ئاسانکاری بۆ خوێندکارەکە بۆیە پێویستەکە خوێندکار هەموو پێداویستەکان حازرکە و خۆی تۆمارکە زۆر باشەکان دکتۆر سەبارەت بە داوەزانی قوتابیان بۆی بچێتە بەشێکی دیکە کە بێوێت ئەو سیستەمە دیاری کردووە کە تۆ مەسەرەن دەتوانی ئەوە نەبەش دایبەزەینتە خوارەوەیانی ڕێگەی پێدای و ئەگەر ڕێگەشی پێدا و وتی تۆ دەتوانین لەم بەشانە ناو بێت و دواتر ناوی نهاتەوە لەو بەشی کە داشی بەزانەوە میکانیزمی دیکە چییە ڕێگەی دیکە چی بیگرێتە بەر بەڵێ بێگومان لە سیستەمەکە دیاری کراوە لە سیستەمی زان کۆلای نەخۆی لە ئەکاونتی خوێندکارەکە خۆیە تایەتی ئەڵێ بەشێک هەڵبژێرە ئایکۆنێک کراوەتەوە لە بەشی خوارەوەی ئەکاونتەکەی خۆیە ئەڵە بەشێک هەڵبژێر لە کاتی دابەزینە لینکێکە کرێتەوە کلیکی لێکە هەموو زانکۆ و پەیمانگاکانی بۆ ئەکرێتەوە لەسەر ئاستی هەرێم بۆ هەموو پارێزەکان ئەچێ سێری کۆلێج و بەشەکە ئەگەر بەشەکە ئەتوانین بڵین هێمای ڕاستی لەسەر بێ سەحێکی لەسەر بێ ئەو کاتە مافی هەیە دابەزین کە ئەڵێ نمرەکەت ئەوەنگەیە بە کردیتی و نمرەی ئەم بەشەش ئەوەنگەیە تۆ مافت هەیە داوای بکەیت نەک مافت هەیە ینی مافی ئەوەی نییە ڕازی بێت تەنها مافی ئەوەیە داوای بکەیت ئەو کاتە خوێندکارەکە دڵنیا ئەبێ کە ئەم بەشە داواکە و لە فۆرمی داواکارێکە ئەڵێ لە بەشی یەکەمی ئەمە بۆ بەشی دووەمی ئەمە داواکەم بۆ ئەوەی ئەو لینکە ماوەیەکی تر ئەوانێ ئەمڕۆیان بانی وەزارەت چالاکێکە خوێندکارەکە ئەتوانێت بزانێت چ بەشێک ئەیگرێتەوە ئەگەر هێمای با بڵێن وەستان یان زەربی لەسەر بێ ئەو خوێندکارەکە نابێ ئەو بەشە داواکە چونکە بە دڵنیاییەوە هەر لە زانکۆی یەکەم ڕەفزەکرێ نەک زانکۆی دووەم ڕەتەکرێتەوە پەسەند ناکرێت بۆیە باشتر وایە لە سیستەمەکە خۆی ببینێ لە چه ئاستێکە ئەگەر ئەو بەشە نەبوو ئەتوانێت بەشێکی تر هەڵبژێرێ ئەتوانێت زانکۆیەکی تر هەڵبژێرێ ناو سیستەمەکە سێری ئەکات تەنها بۆ تەماشاکردن دوای فۆرمەکە دابەزێن ئەگەر ئێستا بووی نەکرا ئێمە مانێک بدانین بۆ مۆزوعی دابەزین بەڕاستی مانێک دائنرێ لە وەزارەتەوە یان 20 ڕۆژ دانرێ خوێندکارەکە مافی ئەوەی هەیە ینی بۆ چەند خوێندکارێک گەر پەسەند نەکرا دووبارە بێت مامەڵەکەی دیریت کەینەوە بسڕینەوە دووباری کاتەوە چونکە یەک جار خوێندکار بۆ هەیە داوای دابەزینکە ئەگەر لەو ماوەیە زوو وەڵامی رایەوە کە پەسەند نییە لەو مدیاتوانێت بێت داوای دیریتکە لەو فترەی 20 ڕۆژیان مانگە کە وزارەت دیاریەکە کە فۆرمەکەی بۆ دیتکەن دووباری کاتەوە بۆ بەشێکی تر بینێرین ئەمە ئەگەر پەسەند نەکرا زانکۆی دووەم یان زانکۆی یەکەم حاڵەتی تیژوک و تۆزێنم پێش باسم کرد ئەتوانین لە مانگی 7 و 8 ئەگەر چانسی کورسی نەبوو لە سەرەتایی ساڵە ئەتوانین لە مانگی 7 و 8 داوایکە بەس بۆ مانگی 7 و 8 ئەو کات ساڵێکی خوێندنیە بێ ئەڕوا بەڵێ تەشید بە بەڵام مەبەستم لێرە وەکو باسم کرد ژمارەی کورسی دیاریکراوە بۆ دابەزین دیاری کراوە لە ڕێنماییە ئەبێ هەموو بەشێک لە سا 20 بڕوات گواستنەوە بکیان دابەزین بکە اینجا لە سادە وەربگیرەوە لە ڕێنمایە دیاری کراوە لە سادەی دووهەمیان کە ئەمە 20 بەدەیە تەمان ڕۆشتن 20 هاتن دەیە سادەی دووهەمیان ئەچێتەوە مانگی 7 چونکە خوێندکار خۆتان نەزان ئەگەر چانسی نەبێت لە هاوینە خۆناغی یەکەم کە دابەزێ بۆ خۆناغی یەکەم ساڵی داهاتوو کورسی لێ بەتاڵە جارێکە هیچ خوێندکارێک دیاری نەکراوە بەشەکە ئەتوانی ئەو لە سادە مافە بە خوێندکارەکە لە هاوینە چونکە بەش هەیە خوێندکار زۆر داوایەکە بۆ مەتبیەکان هەیە خوێندکاری 86 هەیە لە هەندەسەکان وەرگیراوە داوای طبی ئەکا پزیشکەکانەکە
بەدابەزین بۆ پەیمانگایەک بەڵام لەم کساتە شوێن کورسی نییە بەشە پزیشکەکە مەجبورە بە خوێندکارەکە ساڵێک چاوەڕێەکە لە مانگی حوتوەشتا چانسی ئەیرێتەوە دووبارە بۆ زۆر باش بەس کاکتۆر وڵا پرسیارەکە لە سەرتاشەوە بووی لە یادم نەچێت بوون منە خوێندکارێک ساڵی پار بەشێکی زانستی یا وێژی هەر کامێکیان نمرەیەکی با بڵێن هەفتای هێناوە یان هەشتای هێناوە نەڕۆشتۆ بۆ وەرگیراوە یان نەڕۆشتۆ بە هەر هۆکارێک ئەم ساڵ لە بەرەوەی با بڵێن ئاستی نمرە بەرز نەبووە زۆر کەمێک دابەزیوە ئەو خوێندکارە حسابی کۆنمرەی ساڵی پاری بۆکرێ بۆی ئێستا بە هەمان کۆنمرە بچێتە بەشێک وەربگرێ یان لەسەر بنەما ئەم کۆنمرەی کە ئێستاکە هەیە تۆزێ ئاستی بەشەکان دابەزیوە بۆ با بڵێن نمرەی پار ساڵەوە لێرە توانێت وەربگیرێ پرسیارەکە و دوو بڕگەیە ئەگەر خوێندکارەکە پێشکەشی کردبێ و ناوی دەرچوو بێ ئەوە بێ بە تەنها بە پاڕڵ تەقدیم کە ئەمە پاڕ بەس پاڕڵ کورسی پاڕڵی بۆ ئەکرێتەوە بەڵام ئەگەر وە نەگیرا بێ ئەوە ئەمساڵ ئەتوانێت کە ئەمساڵ پێشبرچیەکە بە نمرەی خۆی ئەوە بە نمرەی ئەمساڵ حساب بکرێ بۆ نمە ساڵی پار هەفتا لە پەیمانگایەکی ژمێناری وەرگیرا بێ ئەمساڵ ئەگەری هەیە لە کۆلێجی هات بێتەوە مەرجێک تەقدیمی نەکردوێتە ئەتوان لە کۆلێجەکە ناوی بێتەوە بەڵام بە پاڕڵ چونکە کورسی خۆڕایەکەی وەرگرتووە مافینەوە ئەتوانێت ئەمساڵ کۆلێجەکەی بەڵام بە پارلەکەی وەرگیرێ زۆر ئاساییە کۆلێجمان هێزان کۆمان هەیە هەندەسەی با بڵێن مەدەنی شارستانی هەشتی وەرگرتووە کە ساڵی پار هەشتا وەستاوە ینی ئەم ساڵ خوێندکار ئەتوانێت بە هەشتا پاڕڵی هەندەسەی مەدەنی زانکۆیەک لە زانکۆکانی هەرێم داوا بکە چێتەوێ هەندەسەی مەدەنی تاوکە بەڵام بۆیە چەند ناڕزایەتێک لە چەند زانکۆیەک کرا دوێنێ وابزان زانکۆی ڕاپەڕین بوو لەسەر ئەوە بوو کە نمرە دابەزیەوە لە دەسەڵاتی نەزان وەزارەتە دەسەڵاتی زانکۆکانە بەڕاستی ئەوە لە دەسەڵاتی عەرز و تەڵەبە خوێندکار ئەو کۆلێجە نانووسیان ئەو بەشە نانووسێ ئەو کاتە نمرەکەی کەمەکاتەوە وەزارەت بۆ ئەوی خوێندکار وەرگری ئەی بەجی بێڵێ بەشەکە بە بەتاڵی ئەوەی یەکە لە کێشە گەورەکان کە نمرەی دابەزانەوە خوێندکار گلی ئەکاڵە بۆ داوازیەوە ئەگەر لە 84 بۆ سێ لەوانە دەتەلەبە وەرگری ئەگەر دەتەلەبەی وەرگر ئەگەری هەیە ئەو بەشە ئەم ساڵ خوێندکاوە نەگرێ و حەزەکەم باسی وەشکەم چەند کۆلێج و بەشێک لەوانێ باسی بەڕاستی و زانیاریانە نازانم ڕاستیان هەیە کە دکتۆر باز لەوە دەکرێت بەتایبەت زانستە مرۆڤایەتەکان لە زۆربێک لە زانکۆکانە بە زانکۆلاین زیاتر لە مەسەنەن یەک خوێندکاریان دوو خوێندکاریان چەند خوێندکارێک داوای ئەو بەشانیان کردووە بەڵێ زۆر حەزەکەم باسی و بابەتەکەم چکە دوێنێشە لە میدیاکانە باسی ئەومان کرد کە زانکۆی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانی کە شەفافیەتمان ڕاگەیاندووە و ژماری کورسی وەرگیراومان ڕاگەیاند و کەمترین نمرەش هەر یەکسەر لە دوای ئەوە جگەل لەوەی کە سیستەم ئەلکترۆنیکەشمان ڕاگەیاند ئەم ژمارەکەمە کە هاتووە ئەگەڕێتەوە بە خواستی خوێندکار بەشمان هەیە یەک خوێندکاری بۆ نەچووە ئەمە وەکو لیستی یەکەم بەڵام ئەگەر هەیە لیستی دووەم دەرچێت لە داهاتووە چونکە سکاڵامان هەیە خوێندکارمان هەیە ناوی دەرنەچووە چانسی فۆرمیش هەیە یعنی ئەم سێ ڕێگایەمان هەیە خوێندکار توانێت وەربژێ لەو بەشانە بەڵام ئەگەڕێتەوە بۆ ئەوەی خوێندکار هەڵبژاردەمان بۆ کەم کردوێتەوە چۆن وتمانە حڕێتی خۆتە مافی خۆتە سەروەری لەوەی ده هەڵبژارداکەی یان 50 هەڵبژارد ساڵانی پێشوو مەجبور بوو خوێندکار 50 هەڵبژێن ئەنجا فۆرمەکەی ڕۆشت ئەو کاتە مەجبورە بۆ بەشانی بنووسە و ناوی دەرەچوو ئەمە سیستەمی زانکۆران کە وتمانە مافی لەبەر خوێندکار داوای نەکرد هۆکاری داواکردنەکە چییە هۆکاری داواکردنەکە گەڕێتەوە بۆی کە خوێندکار داڕمانیەکی فکری هاتوۆتە بەرچاوی لەبارەی نەبوونی هەلی کارەوە لە دوای تاواکردنی زانکۆ بە تایبەتی ئەو بەشانە بەڕاستی ئێمەسا وڵاتێکین گەشت و گوزارین وڵاتێکین کە ژینگەمان ئەبێ پاکەینەوە نەبەشی گەشت و گوزارمان خوێندکاری ئەو ژماری بۆ نەچووە نەبەشی ژینگە خوێندکاری بۆ چووە خوێندکار نەینووسیوە بۆ ئەوە داڕمانی فکریە بەڕاستی نازانێت چی بخوێنێ تەنها تەبیەکانە بینێت تەنها کارگەڕی و ژمێریاری و ئەو بەشانەوێ بەڵێ ئەو کۆمپیوتەرەکان کە با بڵێن بەشە کۆمپیوتەرەکانە کە ئەبینێ ئەژینە فەلسەفە زمانی فارسی کێکێکە لە هەرە بەشە گرنگەکان کە ئەبێ پێویستەکە لە وڵاتانە گرنگی پێئێرێ چونکە بنەمای کۆمەڵگان کۆلێجە کوشت و کاڵەکان یەکێکە لە هەرە بەشەکە وڵاتی کوشت و کاڵین مەعقولە خوێندکار داوای کوشت و کاڵ نەکات بچێ ژیان ژمارێکی کەمی بۆ بچێ یعنی بەڕاستی بەروبوومی کێڵگەی کە نان و گەن و جۆ و ئاردە و هەموو ئەو پێکهاتانەی کە پێویستمان پێی لە ڕۆژانەیە خوێندکار بۆی نەچێ
زۆر باشەکان دوکتۆر ئەم ناونیشان وەزیفیە کە قوتابی بزانێن دەبێ بە چی ینی دواتر بمانە نەمان لە وڵاتەدا هەمیشە و بەردەوام قوتابی ینی خەمیەوەیەتی کە تاوی کرد هەلێکی کاری دەستکرێت ینی ئەم بابەتانی کە تۆ باس کرد ئەبێت چۆن بیزانێت لەکوێوە ئەم زانیاریانە وەربێ بەڕاستی ئێوە توان ئەم ڕێنمایانە بن بە قوتابیان کە دێنە لاتان یان لە کاتی داوەزاندنی بۆ بەشێکی دیکە ئەم زانیاریانی بنێەوە بتوانێت بەرچاوڕوون بێت بێگومان زانکۆکان لەسەر شانیان ئەو کارە بکەن بەڵام پێویستەکە لە پەروەردەوە دەست پێ بکە ئێمە گروپێکی نوێیەتە ناو زانکۆوە لە پەروەردەوەیەن پەروەردە پێویستەکە سیستەمێکی تازە دابڕێژێ بۆ ئەو خوێندکاران کە ئەگەنە دوانزەی ئامادەی ئەبێ ئەوان لەوێەوە دەست پێ بکە لە وڵاتە پێشکەوتوەکان بەپێی ئاست و خواستی خوێندکارەکە ئەڕۆن لە پۆلی پێنجەوە کە پیاڵن پۆلی یانزە لای خۆمان لە یانزە و خوێندکارەکە وا لەکەن پێشکەشی زانکۆ بکە و خولەی چەندوانەیەکی هەبێ ئێمە توانیمان لە زانکۆ لای نەبەڕاستی شتێک لە خولیاکانی بەکاربین کە بڵین لەوانەیە کەم بێ بۆ نمە سیستەمی کریدمان بەکارهێنە خوێندکارێک بۆ نمونە ڕێژەیەک بچێتە سەر ئەو وانانی هاوپسپۆڕینیانەوانی کە پسپۆڕن بە بەشەکەەوە بۆ نمە خوێندکارێک حەزی لە زیندەوەرزانیە بابەتە بایلۆجیەکان ئەو بەشانی کە پەیوەستن بە بایلۆجیەوە وانەی زیندەوەرزانیمان هێنا خسمانە هاوکێشەی کۆنمرەکەیەوە بۆیە ئەگەر بزانن لە زانکۆلای کۆنمرەی خوێندکار گۆڕانکاری بەسەرایە کە پێشکەشی بەشێکێکە خوێندکارێک زمانی ئینگلیزی سەی هێناوە گلیزی سەیناکە بەش پێشکەشی زمانی ئینگلیزی بکە نمرەکەی بۆ بەرزکاتەوە ئەمە ویستومانە بەشێک لە خولیای خوێندکارەکە لە ئامادی و بین بیخینە زانکۆکانە بەڵام پەروەردە پێویستەکە ئەو خوێندکارە لە پەیڕەوی ئەوە بکات کە ئەم وانانی کە حەزیریەتی بۆ نمونە وێژەیی و زانستیمان هەیە لە ئامادیەکانە ئەگەر بزانن لە بەعزە خوێندنگایك 4 گروپی زانستیە یە گروپی وێژەیی هەیە ئەگەر هۆکارەکە پەروەردە ئەبێ دای بڕێژێتەوە ئەمانە دابش بکە بۆیە بەشە زانستە مرۆڤایەتەکان ژماریان کەم بۆچوە بۆ نمونە فەلسەفە کەمی بۆچێ بەشەکانی تر کەمی بۆچێ شوێنەوار خوێندکاری کەم بۆ بچێت کە وڵاتێکی زۆربەی شوێنەکانمان شوێنەواری زۆر گرنگیتیایە و گەشتیاری بۆ بچێ پێویستەکە پەروەردە سیستەمێ دابڕێژێ زۆر ئاساییە داوا لە زانکۆکان بکە توێژینەوە بکەین و کۆنفرانسکەین و لێدوان بکەین کە خوێندکار لە ئامادیەکان و ئامادەکەین بۆ زانکۆ خولیای خۆی چۆنە ماتماتیکیەوێ فیزیاوێ منەوەی ئاگادار من زانکۆی باڵن یەکەمی پەروەردە کە ئەم ساڵ یەکەمی ئامادیەکان بوو ئەگەر بزانن لەبانی میدیەکانە چاپێکەوتنتان لەگەڵا کردوێ داوای ماتماتیکەکە بە شەرتێ لە پزیشکیش وەرگیرا ئەم ساڵ داوای ماتماتیکە پێشکەشی زانکۆیەکی کردووە زانکۆی جانی کردووە پێشکی ئەو خولیایەتی زۆر دەستخۆشی لەکەین کاک تۆلەوانی قوتابی وا تێبگات تەنها لە بەکالۆرە سامێنێتەوە مەرج نییە تۆلەوانی لە ژینگەیەکا بخوێنی دوجار دەرفەتی دەوە هەبێت بگەیتە دکتۆراژ بخوێنی لەو بێگومان بەڵێ ئەو چانسی ئەوەی یە کە خوێندنی باڵا بخوێنێ بەڕاستی ئەم بابەتە حەزەکەم ئەمەش باس بکەم خوێندکار بۆیە کەم لە زانکۆ حکومیەکان پەیوەندیەکە ڕووی کردوتە زانکۆ ئەهلیەکان ناحکومیەکان بە پارە کە چەند بەشێکیان ڕاگەیاندووە خوێندکار ڕاکێشن بۆ خۆیان بەڵام حەزەکەم هەر لێرەوە ئەوایە وەزاری خوێندی باڵا دیاریکردنی کورسی بکردە دیاریکردنی نمرەی بکردە کە زۆر دوور نەبووە لە نمرەی زانکۆ حکومیەکان بۆ ئەوەی زانکۆ حکومیەکان پشتگوێ نەخرێ بەڕاستی خوێندکاریش ئەگەر بڵین حکومی با بڵین ئەتوانین یاسایی ترە یان دان پیاودارترە ئەین بڕوانامەترە لە چاو زانکۆکانی ترە یعنی ئەتوانین بڵین معتەرەفترن بە زمانی خۆمان معتەرەفترن باوەڕ پێکراوترن لە زانکۆ ناحکومیەکان کە لە ئێستاە هەیە بەڕاستی خوێندکار باشترە لە زانکۆ حکومیەکان بەکەریۆس تەواو بکە بۆ ئەوەی چانسی ماستەر و دکتۆرە هەبێت کاکتۆر باست لەوە کرد بەشێک لە بەشەکان و بەتابەت زانستە مرۆڤایەتەکان خوێندکاریان بۆ نەچوێسە بە پێی سیستەمی پەروەردە ئەگەر پۆلێک 15 خوێندکار کەمتری هەبێت ئەو پۆلە هەر نابێ بکرێتەوە داخرێت لە زانکۆ هیچ سیستەمێکی هیچ ڕێنمایەکی یاساگە ئەگەر بەشێک قۆناغی یەکەمی 5 خوێندکار بێ ئەو بەشە هەڵپەساردنی بۆ بکرێ یا خۆت بە یەک خوێندکاری شۆیان بە چەند خوێندکارێکی کەمەوە بەشەکە هەر دەوامی زانستی و یاسایی خۆیەکە من حەزەکەم زیاتر ڕوونکردنەوەم لەسەر ئەوە تەنها زانستە مرۆڤایەتەکان نیە کۆلێجە زانستیەکانیش بە تایبەتی زانستی ماتماتیک و فیزیاش کەم خوێندکاری بۆ چووە هۆکارەکەی ئەوەیە کە هەلی کاریان بۆکو مامۆستایەتی نەماوە بەڕاستی پەروەردە
پەروەردەی زانستەکان کە زانست با بڵێ ماتماتیک و فیزیا و زیندەوەرزانیان هەیە جمەیە خوێندکاری زۆر بۆ چووە بۆ چونکە چانسی ینی باوەڕ دەرفەتی مامۆستایەتیان هەیە ئەنجا ینی زۆربەی کۆلێجەکان ئەم کێشەمانی لە ئەندازیاری سەرچاوەکانی ئەو حەڤە خوێندکار چووە ینی ناوی دەرچۆ لەوێ ئەویش ترسی ئەوەی هەیە بەڵام ئەوەی بە سیستەم و بە بەرنامە و ڕێنمایی خوێندنابێ 14 خوێندکارە بێ بە سیانزە ئەتوانین موافقەتی وەزارت بێ بەڵام ئەگەر 5 خوێندکار بێ چارەسەرمان کردووە یان خوێندکاری تر دابەزینەکە یان خوێندکاری پار کەوتنمان هەیە دواخستنمان هەیە ئەوانە هەمووی بن بە ژمارە لەوانە بن بە 4 لەوانە بە 15 هیچ کێشیان نەبێ بەردەوام بن لە خوێندن لەسەر ئەو بنەمایە ئەو بەشە هەڵناپەسێرێ ئەو بەشە ئەو ساڵە خوێندن ناخوێنن خوێندکاری قۆناغی یەکەمیان نیە چونکە 2 3 و 4 بریتە لەوەی ساڵانی داهاتوش خوێندکار وەرنەگری نەخێر ساڵی داهاتوورانە خوێندکاری زۆر بێ ئەوەی یەکە لە خاڵەکان ئێمە لە 2016 با بڵێن ئەتوانین بڵێن تاقیکردنەوەیەکمان کرد لەسەر شێوازی وەرگرتن لە زانکۆکانە سەری نەگرت بەڕاستی سەرکەوتوو نەبووین ئەویش شێوازی ڕاستەوخۆ بوو ڕاستەوخۆ وای لە چەند بەش و کۆلێجێ کرد دابخری خوێندکار نەگرێ ترسی ئەومان هەبوو بۆی ئەو شێوازە وەرگرتنەمان لابرد کردمانەوە بە زانکۆلین بەڵام کردمان هێنایەکایەوە بۆی خوێندکار وەربگیرێ ئەگینە ئەو کاتە ئەنزاری کردین کە چەند کۆلێج و بەشێک ئەگەری هەیە خوێندکار وەرنەگرێ و بەرەو داخستن بووە ببێ بە 4 ساڵ کۆلێجێکی 4 ساڵی ئەو کاتە بێ هەڵپەسێری زۆر باشەکە دکتۆر دەرفەتمانەوەندە نەماوە گرنگترین ڕێنمایی یاخود گرنگترین شتێکە قوتابی لەم فترەیەدا بیزانێت چییە وەک ئاماژەی بکەن بۆی بەرچاوڕۆ قوتابی بەڵێ بێگومان هەموو ساڵێ ئەم ڕێنمایانەمان وتووە یەکەم خاڵمان ئەوەی کە دەرچووە پەیوەندی بە زانکۆکەی بکە ئایا زانکۆی سیستێمانی بە ئەلکترۆنی بێت یان زانکۆیەکی تر بێ پێویستەکە خۆی تۆمارکەوەکو خاڵێکم خاڵی دووەم بۆ مۆزۆعی ئەوانەی خوێندکارانەی کە ناویان دەرنەچووە چاوەڕێ بکەن لە ئەنجامی داهاتووە چکە چەند خوێندکارێکمان هەیە چاوەڕێ ئەنجامەکە چکە نووسراوە لە بەردەم سیستەمەکە وربینی ئەکرێت لە وەزارەتەوە ئەمە خاڵی دوام خاڵی سێهەمیش ئەو خوێندکارانی کە لە بەشێک ناویان دەرنەچووە یان لە بەشێک ناوی دەرچەوە خولیای نییە چاوەڕێ بکە ئەویش چارەسەری خۆیە بە پێی نمرەکەی خۆی ئەتوان شوێنگۆڕنی دابەزینی بۆ بکەین هیوای سەرکەوتنیان بۆ خواست بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە چۆمان عەلادین بەڕێوەبەری گشتی تۆماری زانکۆی سلێمانی سپاس بۆ دەرفەتەی لەگەڵمان وڵازان و خۆشەویستان لە زانکۆی سۆران سیمینارێک کراوەتەوە لەسەر پرسی میدیا بۆ قوتابیانی ئەو زانکۆی پێکەوە بینەری دەبی بە تایبەتی لە دوای گەشەکردنی هۆکارەکانی تەکنۆلۆژی یاخود کرەستەکانی میدیای مۆدێرنی تروای کردووە هەندێک زارتۆکاری میدیای و کاری سیاسی لە یەکتر زیانناکەیەوە ئەمڕۆ زانکۆ سۆران ئیداری پرسی میدیا ساز دەکات لە ژێر ناونیشانی ڕاگەیانی فەرمی لە سەردەمی فرەیە ڕاگەیانی نافەرمیدا ئەم دیدارە لە دوو پانێڵ پێیدا لە پانێڵی یەکەمدا با بڵێن تاوتوی پرسی میدیا دەکرێت لە ڕووی چوارچێوەی یاساییەوە و هەروەها پەیوەندی نێوان تاکو و پەروەردەی تاکو و با بڵێن میدیا ڕۆلی میدیا لە دروستکردنی پەروەردە و ئاراستەکردنی ڕەوتی پەروەردە و هەروەها ڕۆلی میدیا کاریگەری لەسەر بازاری کار و هەروەها ڕەواز پێدان بە کاڵا و شتومەکەکان بە هەمان شێوە ڕۆلی میدیا لە کار و ژیانی سیاسی و دیموکراسی تەوەری دووەمی ئەم دیدارە بریتە لە گەنگەشەکردنی میدیا و ڕاگەیاندن لە ڕووی تەکنیکیەوە واتە تەکنیکی هەواڵداڕشتن تەکنیک ڕێنووس و هەروەها ڤیدیۆگرافیک لەگەڵ سۆشال میدیا بەنمونە مۆبایل جۆرنالیزم دائما ياسا حول توازن هاوسەنگی دروست بینەوان دوو لایەن ڕۆژنامەنووس ڕاگەیاندار وەروەها ئەو لایەنێک کە بگوان هیچ ڕێگەریەک نییە لە ڕووی یاساییەوە کەەوە ڕۆژنامەنووس یاخۆ ڕاگەیاندار دەستی بگات بە زانیاریەکان بەڵکو پێچەوانەوە یاسا تاکید لەوەی دەکاتەوە کەەوە ڕۆژنامەنووس مافی ئەوەیە کە زانیاریەکانی دەستکەوێتن زانیارەکە کاتە یاسا لێرە حیمایی ڕۆژنامەنووس دەکاتن و هەروەها بە ئاشکرا ئەمە یاسا دەڵێ ئەو ڕۆژنامەنووس مافی هەموو زانیاریش دەستکەوێت یەک لەوانە مافی هەیە ئامادەبی لە هەموو کۆنگرە و هەموو شوێنێکەوە بابەتی ئەلامی بابەتی هەر بابەتەشی تر کەوا تێدا باز بکرێ و شیر بکرێتەوە کەواتە مەسەلەی دۆخی ڕۆژنامەنووسی لێرە من دیسان تاکید دەکەمەوە زۆر جار تاکیدم کردووە کێشەمان لە بوونی یاسا نییە بەڕێزان کێشەمان لە جێبەجێکردنی یاسایەکە
هەموو شیشەی هەرێمی کوردستان بەجێری یاسای کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان بەجێری مادە 9 کۆمەڵێک پێشەرکاری دیار کردیە ئەگەر هات ڕۆژنامەنووس یەک لە پێشکارانە ئەنجام بدە ئەوە تووشی بەڵام سزایەکە زیندانی نییە واتە مادە 9 ڕێگان نادا ڕۆژنامەنووس زیندانی بکرێت تەنها لە حالەتێک نبی ئەگەرات و تاوانی ئەنجامدا واتە چۆ ژێرباری یاسایەکمان هەیە یاسای سزادانی عراقی گەر چۆ ژێرباری ئەو یاسای یەک لە تاوانەکانی کە ئەو یاسای دیاری کردی ئەو کاتی دەجی دەکرێت بەڵام بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان مادە 9 تەنها سزایەکەی بریتیە لە غەرامە هیچ سزایشتر نییە ماوەڵەکردن لەگەر میدیا لە بۆ سیاسیەکان و لە بۆ کاراکتەرە سیاسیەکان تەوەرەکی زۆر گرنگە لە مێژووی هاوسەردا توانم بڵێم ئامرازەکانی میدیا و میدیا یارمەتیدەر بوون لە بۆ گەشەکردنی دیموکراسی بەخوای ئەوەی پێویستە کە هەبێت زەرورە لە کاری پەروەردەی هەبی لە کاری سیاسی زەحمەتە کۆنتترۆل بکرێ بە حکمی پەرستاندنی ئازادی بەس زەرورە پەیامێکی چۆن برێ پەروەردەی هەبی کۆنتترۆڵێکی پەروەردەی هەبی چونکە کاریگەری زۆر هەیە لەسەرنەوەکانی داهات و چۆن بیرەکەنەوە چۆن لەسەر دروستبوونی کێشە لەسەر دروستبوونی نسبەی جیابوونەوەی خێزان لەسەر بەلا ڕێدابردننی منداڵ لەسەر بڵاوبوونەوەی ئەو چۆن برێ مخەدەرات و ئەو بوارانە گەشەکردنی پڵاتفۆرمەکانی سۆشیال میدیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بە بەراورد لەگەڵ 3 مانگی سەردەمی کۆرۆنا ڤایرس یا لەسەر لە پاندەمی ئەگەر تەماشاکەن لە ساڵی 2009 هەتا ساڵی 2017 گەشەکردنەکە بە نسبەی سەتا دەتوانین بڵێن لە 5 تا 15 ڕۆیشتووە بەڵام لە ساڵی 2019 جەمپێکی یەکجار مەزنی هاویشتووە بۆ ساڵی 2020 کە نزیکەی 35 بەرز بووتەوە ئەنی کەواتە ئاماژەکان پێمان دەڵێن کە زۆرترین کڕین و فرۆشتن بەرەو کڕین و فرۆشتنی ئۆنلاین دەڕوا طبعا بەپێی ئەو داتانەی کە لە بەردەستە بەپێی ئەو ڕیسێرچانەی کە ئەنجام درراوە بە خۆتان کە دەزانن و ئاگادارن ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاریەکی خێرا لە مەجای تەکنەلۆجیدا ڕووداتن جا بۆیە کۆمپانیا گەورەکان و هەروە بزنسە گەورەکان و حتا بزنسە بچووکەکان ئیجبار کراون کە خۆیان لەگەڵ ئەم گۆڕانکاریە گەورانە بگونجێنن بۆی بتوان زۆرترین کڕین و فرۆشتن ئەنجام بدەن لە ڕێگای هەم پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا هەم بازرگانی ئەلکترۆنیش کە بە شێوە گشتێکی کە ئێمە باسی لێوە دەکەین طبعا بەپێی دوایین داتاکان ئەوانەی کە لە بەردەستی ئێمەدایە ئەوانەی کە بڵاو کراینەوە لە وێبسایتە معتەبەرەکان و لە پێپەرە معتەبەرەکان بۆ نمونە لە وڵاتێکی وەکو چین ساڵانە سەروی 2179 میلیارد دلار هاموشۆی بازرگانی لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە دەکرێت لە ئەمریکا 739 میلیارد دلار بەم شێوە دێتە خوار تاکو دەگاتە ئیسپانیا ورد دەبێتەوە تقریبا 37 میلیۆن دلار ساڵانە میلیارد دلار ساڵانە هاموشۆی بازرگانی لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە ئەنجام دەدرێتن جا ئەگەر سەیری عراق بکەین چکو بەڕاستی ئەو گۆڕانکاریە خێرایە کە لە تەکنۆلۆژیا ڕوویدایە وای کردووە کە ئەمانە وردە وردە خۆیان بخزێنە ناو میدلیست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عراقیش ئەگەر بە تایبەتی سەیری بکەین بەپێی دوایین داتاکان بەپێی دوایین ستاتستیکەکان ئەوەمان پێ دەڵێ کە عراق لە ساڵی 2019 ملیارێک و 139 میلیۆن دلار ئالوگۆڕی بازرگانی کراوە بە ڕێگەی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا و ئۆنلاینەوە بەڵام ئەوەی کە ئاماژەکان دڵخۆشکردن بەوەی کە خەڵک وا وردە وردە پلاتفۆرمەکان زیاتر بەکاردەهێنێتن یوزێرەکان زۆر دەبن تقریبا ئێستا دەتوانم بڵێم لە عراق سەروی 5 میلیارد و خوردەیەک میلیۆن دلار ئاموشۆی بازرگانی بەوە دەکرێت تەوەقع دەکرێت بۆ ساڵی 2025 سەروی 9 میلیارد دلار ئالوگۆڕی بازرگانی بە چ بکرێتن بە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بکرێت تامان ئەمە دەرفەتێکە بۆ گەنجەکانمان بۆ قوتابیەکانمان بۆ دەرچوەکانی زانکۆ بتوانن لە ڕێگەی ئەو پلاتفۆرمانەوە دەرفەتی کار بۆ خۆیان دروست بکەن. بەڵایزان دەچینە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەوێ بە میوانداری زۆر بەڕێز سەردار لەتیف توێژەری کۆمەڵایەتی باس لە پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەکەین مامۆستا سەردار سڵاوت لێبێگە لەوە دەست پێ بکەین لە کۆمەلگایەک پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پتە بن
تا چەندێک گرنگە و هەروەها تا چەندێک بێتە هۆی پتەوکردنی ئارامی لە نێو کۆمەلگا وەروە بەگشتی لە نێو تاکەکانیش. بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ ئەو میوانداریکردنە. لە ڕاستیدا ئەگەر بە پێناسەیەکی پەیوەندی کۆمەڵاتەکان داخیل بین، بریتێ لە پەیوەندی نێوان بەرەم پەیوەندی کۆمەڵایەتی، بریتێ لە پەیوەندی نێوان تاکانی کۆمەلگا، ئەو پەیوەندە لە ڕێگای کارتێکردن و کارلێکردنەوە لە نێوان تاکانی کۆمەلگا دروست دەبێت و زۆربەی زانایانی بواری دەرونی و کۆمەڵایەتیش جەخت لەوە دەکەنەوە کە مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت بەتەنیا بژێ و پێویستی بە تەفاعول و کارلێکێ لەگەڵ خەڵکی دیکە. و زۆربەی زانان ئەوە یعنی بڕاوەتەوە کە پەیوەندی کۆمەڵایەتی هۆکاری بەهێزبوونی کۆمەلگایە و مرۆڤ هەر لە سەرەتای لەدایک بوونیەوە لە سەرەتای لەدایک بوونەوە پابەندە بە دوو پەیوەندی کۆمەڵایەتی، پەیوەندێکی ڕوحیە، پەیوەندێکی کۆمەڵ، پەیوەندێکی ڕوحیە و پەیوەندێکیش مادیە. ئەگەر تەماشا بکەین بۆ نمونە پەیوەندی ڕوحی لە نێوان بۆ نمونە ئەندامانی خێزان ژن و مرد یان خوشک و برا، ئەوە پەیوەندێکی ڕوحیە بێشان دەبەستێتەوە. و ئەو پەیوەندی مادیە کە دروست دەبێت بۆ نمونە کاتێک کە دوو هاوڕێ، دوو کەس، دوو هاوپیشە لەسەر ئەساسی بنەمای کارێک دەبنە هاوڕێ یان پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەکەن، پەیوەندێکی مادیە. لە ڕاستیدا ئێمە ئەگەر وەڵامی پرسیارەکەت بدەمەوە، پەیوەندیە کۆمەڵایەتەکان تا چەندە کاریگەریان لەسەر دروستکردنی کەسایەتێکی بەهێزەیە، چونکە ئێمە ئەگەر کۆمەلگایەکی بەهێزمان هەبێ دەبێت خێزانێکی بەهێزمان هەبێ، لە هەمان کاتدا ئەگەر خێزانێکی بەهێزمان هەبێ دەبێت تاکێکی تەندروست و ساغ و سەلیم و بەهێزمان هەبێ. لەبەر ئەوە زۆر زەرورە کە لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بووندا تاکێکی بە کۆمەڵایەتی دروست بکەین، چونکە ئەگەر تاکێکی بە کۆمەڵایەتیمان دروست نەکرد ناتوانین خێزانێکی پتە و کۆمەلگایەکی پتەویش دروست بکەن. زۆر باشە مامۆستا دەزانین کە لە نێو کۆمەلگای ئێمەدا ئەگەر کەسێک زۆر کۆمەڵایەتی بێ، زۆر تێکەڵ بێت لە نێو خزماندا زیاتر خۆشەویسترە بۆ ئەوەی کە سەردانیکردنی زیاترە و پەیوەندی کۆمەڵایەتەکانی تۆکمەترە. بەڵام بۆچی بەگشتی لە نێو کۆمەلگای کوردیدا خەریکە ئەمە پاشەکشێ دەکات و ناتوانرێت تاکەکانی نێو ئەم کۆمەلگایە زیاتر کۆمەڵایەتی تر بن و پەیوەندی کۆمەڵایەتەکانیان پتەوتر بکەنەوە؟ پرسیارێکی جوانە لە ڕاستیدا. لە ئێستادا ئەگەر تەماشا بکەین بە بەراورد بە ڕابردوو پەیوەندی کۆمەڵایەتەکان لە کۆمەلگای کوردی بەرەو لاوازبوونەوە دەچێت. ئەگەر ڕاشکانە وەڵامت دەمەوە، لە ڕاستیدا بەهۆی ئەو وەزع ئابوورەی دروست بووە و ئەو ڕاکەڕاکەی هەمومان کە بەداخەوە ڕۆژانە چ ئەوەی کە هەژارە چ ئەوەی دەوڵەمەندە بە دوو خۆ دەوڵەمەندکردنەوەیە. جا ئەگەر مبارەکەم نەکرد بێ بە ئیسلامیت، بە ئالمانیت، بە نوێشکرد، بە نوێژ نەکرد، هەمووی ڕاکەڕاکەتی لەوەی کە خۆی دەوڵەمەند کە بەداخۆ من هەمیشە وا دەڵێم ئەگەر ئێستا تەماشا بکەین لەوانەیە وەسائلەکان بە تایبەتی وەسائلی بە کۆمەڵایەتی بوون ئاسانتر بێ لە جاران. بەڵام ئەگەر تەماشا بۆ نمونە هەبوونی ئۆتۆمبیل کە جاران ئەگەر تەماشا بکەین ئۆتۆمبیل زۆر کەم بووە، بۆ نمونە کەسێک کە لە گوندێک بۆ بە هیچ شێوەیەک پێ نەکراوە بێتە شارێک. بەڵام ئێستا تەماشا بکەین لە شارێکی وەکو هەولێر یان وەکو شارێکی وەکو سلێمانی، برا خوشک و خوشک احتیمالی هەیە بگاتە مانگێک یان ئەوە تێ زیاتریش یەکتر نەبینن. لە کاتێکدا وەسائل زۆرە، بە تایبەتی وەسائلی برەنگ گواستنەوە ئاسان بووە، زۆر بووە. پێم وایە بەڕاستەکەی بەداخەوە من ئەوەی دەڵێم کە غاردانمان یاخود بە بەردەوامی لە دوو ئەوەی کە خۆمان دەوڵەمەند بکەین وازمانەوە هێناوە کە پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێز بکەن، چونکە لە ڕاستیدا سێ هۆکار هەیە بۆ ئەوەی کە مرۆڤ بەردەوام بێت و خۆی دروستکە، خۆی بەهێزکە، یان بەردەوام هاندەرە ئەو سێ هۆکارە لەوەی کە مرۆڤ ببینێتەوە. یەکیان ئەوەیە کە دەستکەوتە، دووشیان پەیوەندی کۆمەڵاتیەکانە، سێمیشیان عەلاقاتە. ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای کوردی دەبیندرێ بەداخەوە زۆربەی زۆری خەڵکی ئێمە بە دوو ئەوەن کە چۆن نفوزیان زیاد بکەن، چۆن ئەوەی کە دەستکەوتیان زیاد بکەن، چۆن بتوانن پۆستێک پلەیەک وەربگرن. ئەویش پێم وایە بەڕاستەکەی علاقات ئیجتیماعی پەیوەندی کۆمەڵاتیەکان هۆکاری بەدەستهێنانی هەردووچیانە. بەڵام خەڵکی ئێمە بە حوکمەوەی پەلەیەتی لەوەی کە بتوانێت بە زووترین کات دەوڵەمەند بێ یان ئەوە تێ سوڵتەیەک وەربگرێ،
جنایەتە ئەوەی کە پەیوەندی کۆمەڵاتەکانی بەهێزکە دواتر بتوانێت وەک جەنابتان باستان کرد کە کەسی کۆمەڵاتی خۆشەویستە کەسی کۆمەڵاتی ئەزیزە کەسی کۆمەڵاتی دەتوانێت بە ئاسانتر بەرامبەرەکەی بخوێنێتەوە یان ئەوەتەیە قەنەعەت بە بەرامبەرەکەی بێنێ بەڵام وەکو باسم کرد بەداخەوە ئێمە نامانەوێت ستێپ بای ستێپ بڕۆین بەڵکو دەمانەوێت هەموو شتەکان لە یەک کاتداوە دەست بێنن کە بەداخەوە ئێستا تەماشای کۆمەلگای کوردی بکەین بەهۆی ئەو وەزە ئابوورێش کە هەیە هەرچەندە ئێستا زۆر جار گلەی لەوە دەکرێت کە بارودۆخی ئابووری خراپە بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بەراوردیش بکەین بەجاران باوەڕ ناکەم بەو شێوەیە کە بارودۆخ ئابووریمان زۆر خراپ بێ چونکە وەسائل زۆر بووە وەکو باسم کرد یعنی سیارە هەیە ئۆتۆمبیل هەیە هۆیەکانی گۆستنەوە زۆر بووە بەڵام لە هەمان کاتدا سەبر پەیوەندی کۆمەڵاتەکان بەرەو لاوازبوون دەڕۆن. زۆر باشە مامۆستا پتەوبوونی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە چیمان دەست دەکەوێت بۆ نمونە من بەردەوام سەردانی خزم و کەسوکارم بکەم و ئەوان سەردانم بکەن یا پێکەوە بچینە سەیران و گەشتێ بکەین هەمومان کۆ ببینەوە ئەمە چه قازانجێک دەکەین لەم جۆرە پەیوەندیانەدا و تۆکمەکردنی پەیوەندیانەدا؟ خۆشەویستیت بەدەست دەکەوێت محەبەتت بەدەست دەکەوێت ئەو فەراغە ڕۆحیەی کە هەیتە بۆ نمونە مرۆڤ دەتوانێت لە ڕێگای پەیوەندی کۆمەڵاتەکانەوە جگە لەوەی کە بۆ نمونە لە عیبادەتکردن و لە نوێژکردن و دەتوانێت لە ڕێگای پەیوەندی کۆمەڵاتەکانیشەوە ئەو فەراغە دەورەی پڕ بکاتەوە و باسم کرد بە ڕاستیەکەی زەرورە ئینسان کائینێکی کۆمەڵایەتی بچکە هیچ کەسێک ناتوانێت بەتەنیا بژێ و هیچ مرۆڤێک ناتوانێت تەواوی پێداویستەکانی خۆی لە خواردن و خواردنەوە و لە بابەتی مەسلەی زانستی و هەر شتێک کە بیاوێت مرۆڤ بەدەستی بێنێ ناتوانێت بەدەستی بێنێ ئەگەر لە ڕێگای پەیوەندی کۆمەڵاتەکانەوە نەبێ چونکە پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێزبوونی کەسایەتێکی دروستمان لە بۆ دروست دەکات لە ڕاستیدا ئێمە هەموو جارێ گلەیمان لەوە هەیە کە بۆچی قوتابیەک دەگاتە ئاستی زانکۆش ناتوانێت قسە بکە یان ناتوانێت سیمینارێک بکە ناتوانێت وتەیەک بڵێ ئەوە هۆکاری ئەوەیە کە ئەو کەسە بە پرۆسێکی کۆمەڵاتی تەواودا تێنەپەڕیوە و ئەگەر تاکێکی وامان بەرهەم هات کە نەتوانێت سەقامگیری خۆی بکە ناتوانێت بەسەر بارودۆخە ناخۆشەکانیشدا زاڵ بێت لە هەمان کەدا ناتوانێت لە شوێنێکە لە جێگایەکە کە مافی بخورێ پەیامی خۆی بەباشی بگەێنێ چونکە بەڕاستی قسەکردن ئەوڕۆ بەرپرسیارەتیە بەرامبەر خوا بەرپرسیارەتیە بەرامبەر خەڵک تەماشای کۆمەلگای ئێستا کوردی بکەین بەڕاستی ئەو وێڕای ئەو هەموو قەیرانەی کە دروست کراوە وێڕای ئەو هەموو ناخۆشی کە بەسەر کۆمەلگاکەمان دادێ بەسەر تاج کۆمەلگاکەمان دادێ بەڵام خەڵکێکی متمان هەیە خەڵکێکمان هەیە کە دەیەوێت قسە نەکات ناوێتن بۆ نمونە وەکو باس دەکرێت کڵاوی خۆی گرتێبانەی بە ئەگەر ئەتوو بتوانێت لە ڕێگای پرۆسەی پەروەردەکردن لە ڕێگای پرۆسەی بە کۆمەڵاتی بن تاکێکی بەهێز و پتە و فێرە قسە دروست کرد ناتوانێت بە ئاسانی مافی بخورێت. مامۆستا سەردار بابەتێکی تر هەیە ینی هەر لەوەی ئێستاکە بارەدۆخێک دروست بووە بۆ نمونە گەر من مێ کۆمەڵایەتی بم یان پەیوەندی کۆمەڵایەتیم هەبێ ترسم لەوە هەیە پێم بوترێ تەداخلی ژیانمانەکە ینی زعاجمانەکە ینی جاران ئەگەر بێت و سەردانی خزم و کەست بکردایە بۆ لای هاوڕەکان بڕۆشتیتایە هەم جۆرەك لایرێک بوو لە واجب بوو لە کللتورێکی کوردەواری بوو لە ئەرکێکی ئاینی بوو بۆ لای نەخۆش بۆ لای دۆست و هاوڕێ بەڵام ئێستاکە کللتوری ئەوەی کە شەرم بکەین زۆر بڕۆین دروست بووە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە ئەمە چۆن خوێندنەوەی بۆ کرێتر من ناوێرم بڕۆمە لای دۆست و ئازیزەکانم لەبەرەوەی ڕەنگە پێم وا بێ بە تەداخولات بێ یاخود جۆرێک لە فزولی بێ سەردانکردنێکی ناپێویست بێ وای لێ بێت کە ئیتر ئەسڵ ڕۆشتنەکە عیب بێت نەڕۆشتن پیاوێکی چاکی تو لە ماڵەوە دانیشۆ مەچۆ بۆ لای کەس بەداخەوە ئەوە لەو جیهانە مۆدێرنە دروست بووە کە خەریکە تەواوی دابوو نەریت و یاسا ئەو قانونی ڕۆژهەڵات ئەفم کە ڕۆژ ئاوامان بەسەردا دەسەپێنن ئەگەرنا تەماشا بکەین پەیوەندی کۆمەڵایەتی لە زوودا بە تایبەتی لە گوندەکان لە شارەکان لە هەرێمی کوردستان کاتێک کەسێک کە پەیوەندی کۆمەڵاتەکانی بەهێز بووە کەسێکی خۆشەویست بووە کەسێک بۆ خەڵک پێگە و جێگە و ڕێگەیەکی بۆ داناوە لەسەروی خەڵکەوە بووە دەیان سولح و دەیان مشکلە و گرفتی حل کردووە بەڵام وەک خۆت باسەکەی لە ئێستادا بەداخەوە تەماشا بکەین ئەگەر کەسێک دو جار سێ جار بچێتە لای کەسێک تقریبا لێ بۆتە عیبە نەک ئەوەیش کە شەرم چونکە لە ڕاستیدا لە ئێستادا بە حکمی ئەوەی کە وەک باسەکرێ خەڵک سەرقاڵە بەوەی کە ئیشەکە سەرقاڵە بەوەی کە ماندووە سەرقاڵە بەوەی کە بۆن لە کۆمەڵک واجباتی هەیە التزاماتی هەیە ناپڕژێتە سەر ئەوەی کە پەیوەندی کۆمەڵاتەکانی بەهێزکە لە ڕاستیدا ئەگەر ئێمە کاتەکانی خۆمان دابەشکەین بە تەواوەتی
بۆ نمونە کاتژمێر ئەو 24 ساعاتی کە هەیە هەشت کاتژمێری بۆ نمونە لە بۆ خەو تەرخام بکەن کە زۆر زەرورە هەشت کاتژمێری لە بۆ بابەتی مەسلەی ئیشکردن تەرخام بکەین و هەشت کاتژمێر دەمێنێتەوە کە بتوانین علاقات ئیجتیماعیەکانمان پەیوەندە کۆمەڵاتەکانمان بە تەواوەتی پەرە پێ بدەین و جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە تەماشا بکەین ئێستا ئەوەندەی کە بە تایبەتی لە ناو گەنجانمان کە خەریکە ئەوە بەشێک لە گەورەکانش دەگرێتەوە ئەوەندەی سەرقاڵی بابەتی لاوەچی ناپڕژێنە سەردا بەشکردنی کاتەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێک و پێک بە تایبەتی ئەو 24 ساعتی کە باسم کرد ئەگەر تو دابەشی بکەی بە شێوەیەکی یەکسان بە شێوەیەکی تەواو چونکە بەداخەوە جێمانە دەبێت کابرا هیچ ئیشی نییە بەڵام بەڕاستی ئەڵێ کاتم نییە هیچ کاتم نییە لەبەر ئەوەیە کە کاتەکانی خۆی بە شێوەیەکی باش بە شێوەیەکی ڕێک و پێک دابەش نەکردیە و ئێمە بەڕاستیەکەی لە کۆمەلگای کوردی نابی جێ بدەینە ئەو دەنگویانەی کە بۆ نمونە شەرم بکەم جارێک دوجار بچمە ماڵی برایەکەم ماڵی خوشکەکەم ماڵی ئامۆزاکەم ماڵی مامەکەم بەداخەوە وای لێ هاتووە بەڵام کەسی بۆ نمونە پەیوەست بە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەست بە دابنەریتی کۆمەڵایەتی پەیوەست بە لایانی ئاینی چکە بەڕاستی لە بیرمان نەچێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لایەنێکی ئاینیش هەیە چکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی لا يدخل الجنة قاطع يعني قاطع الرحمة ناچنە بەهەشت ئەو کەسێک کە بیبڕێ بەمەستی کەسی لێ ڕەحمە ناکرێت تو بە قسەی خەڵکانێک کە بۆ نمونە فکرە و بیر و بۆچوونێکی ڕۆژ ئاواییان بەسەردازاڵە هەرچی پەیوەندی کۆمەڵایەتی هەرچی سەردان هەیە بیبڕێ نەخێر من وەکو خۆم کە کەسێکی کۆمەڵایەتیم سەردانەکەم بە تەواوەتی ئیدی بەرامبەرەکەم چۆن دەخوێنێتەوە چۆن دەبینێ ئەوە کەیفی خۆیەتی زۆر باشە مامۆستا بێگومان بۆ پتەوکردنیە پەیوەندیەش کۆمەڵێک ئەتەکێتی جوان هەیە کە پێویستە کاتێک کە سەردانی نێو خزمەکانمان دەکەین یا دەچینە نێو ماڵێکەوە کۆمەڵی ئەتەکێتمان هەبێت یاخود میوانێک دێتە ماڵەکانمان بۆ نمونە زۆر جار دەچیتە میوانی ماڵێکەوە دەبینیت خاوەن ماڵ تا کۆتایی دانیشتنەکە مەشغوڵە بە مۆبایلەوە یاخود مەشغوڵە بە سیرکردنی یاریەوە یان کۆمەڵی بابەتی دیکە یاخود زۆر جار میوانێک دێتە ماڵەکە لەوانەیە تا نزیک بە کاتژمێر 12 شەو بمێنێتەوە کاتێکی زۆر بمێنێتەوە یان کۆمەڵێک ئەتەکیە دێت تا چەند گرنگە بۆ پتەوبوونی ئەم پەیوەندیە ئەو ئەتەکیێتانە جێبەجێ بکرێت. لە واقعیدا هەموو ژیان پێویستی بە ئەتەکێتە ڕێوڕسمێکە یان بابەتێکە کە ئەتو پێوەی پابند بی چونە سەردانی ماڵانش لە ڕاستیدا زۆر ضرورە کە ئێمە نەبینە ئیزحاجکەر لە بۆ ئەو ماڵێک کە دەچینە سەرێ دەچینە سەریان دەچینە کنیان ضرورەت تو پێشوەختە ئاگداری ئەو ماڵە بکەیتەوە کە لایەن وەکە چتر ئەو ماڵە بۆکو باسەکرێ جاران پاش گفتوگۆ و قسەکردنێکی خۆش کابرا دەگوە زەحمەت نەبی بەرماڵەکان لەچێ کە لەوەی کە دوور کەعات نوێش بکەن بەڵام ئێستا کە کەسەکە دەچی دادەنیشی ڕاستە خۆداوای پاسوەردی ئەنتەرنێتەکەی دەکات بەداخەوە بەڕاستی دیاردەی ناشیرنە لە ئێستادا بەدەیان فۆتۆش بڵاو بێتەوە لە سۆشیال میدیا کە کاتێک کەسێک ئەچێتە عایلەیەک خێزانێک ئەچێتە سەردانی خێزانێکی دیکە تەماشا دەکا هەمووی خەریکی مۆبایلە دەمەتەقێ و قسەکردن بەداخەوە نەماوە کەم بۆتەوە کە ضرورە بەڕاستیەکەی لە ئەتەکێتی میوانداریکردن و تەنانەت سەردانیکردنیش ئەو بارودۆخەمان لە بەرچاو بێ و ئەوە بپارێزین کە بۆ نمونە ئێمە سەردانی خێزانێکمان کردووە ئەو خێزانە پەیوەند لەبەوە هاتوون کە خۆشەویستی و محەبەت بگۆڕینەوە نەک ئەوەی کە لەلای یەکدی سۆشیال میدیا بەکاربێنیان تەماشا تەلەڤیزۆن بکەن لەبەرەوە ضرورە بەڕاستیەکەی ئەمە ئەو ئەتەکێتە بپارێزین لە کاتی چونمان بۆ ماڵێک ئاگاداریان بکەینەوە کە ئاگدارمان کردنەوە ئەو شوێنێک کە لە بۆمان دادنن لەوێ دابنیشین و دوای گفتوگۆیەک کە کادەکە زۆری نەخایانێ بە پێی پێویستی ئەو خێزانە بتوانین سەردانەکەمان بکەین و پەیوەندی کۆمەڵاتەکانمان و سیرە ڕەحمەکەمان بەجێ بگەێنین. زۆر باشە مامۆستا لەو کاتەی کە مامانیانی بەڕاستی پێم خۆشە تۆزێک لەو بن لەو تەکنیکانەی کە ئیتر بشکێنین ئەو شەرمانە و ئەو کللتورانی هاتوونەتە ناومانەوە من چی بکەم بۆی جارێک و دوان دەچمە لای هاوڕەیەک خزمێک کەسێک ئیتر ئەو نایەتەوە یا خۆت بۆی گرنگ نییە ئەو ڕۆحێتە من لەکوێ بێنم چۆن بۆ خۆمی دروستکەم کە گوێ نەدەمێ من بە هەمان گەرم و گوڕی جارانەوە بە ئەتەکێتی جوانەوە بە نیەتی خێر و نیەتی باشە و بە نیەتی بەهێزکردنەوە یان چۆن بۆنەکان بقۆزینەوە بە تایبەت بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکان بۆی بتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزکەینەوە.
پرسیارێکی جوانە گرفتی هەرە گەورەی ئێمە لە ئێستادا کە وەکو مبەڕیر دەهێنینەوە لەوەی کە سەردانی خزم و کەس و کارمان نەکەین ئەوەیە کە کاتێک تۆ جارێک دەچی سەردانیکردنەکەی کە کابرا جارێک نایەتەوە لە بەرامبەردا تو تەواو قەتع عیلاقە دەکەی ناچێەوە لە ڕاستدا خراپترین شت لە ئێستای کۆمەلگای کوردی ئەو بابەتەیە چونکە ئێمە هەمومان ڕەنگە ئیش و کارمان وەکو یەک نەبێ و ڕەنگە هەمومان کات و وەختمان وەکو یەک نەبێ لەوانەیە من سەرقاڵ بم بە ئیش و کارێکی زۆرەوە بە دەوامێکی زۆرەوە بەڵام براکەم ئەو هەموو ئیلتزاماتی لەسەر نەبێ بۆیە زەرور نییە کە من ئەگەر براکەم جارێک سەردانی منی کرد یان دوجار سەردانی من کرد من ئللا ئەوە بگوم کە دوجار سەردانی ئەو بکەمەوە یان من کاتێک سەردانی مامێکم کرد مامەکەم لەوانەیە کۆمەڵک ئیلتزاماتی دیکەی هەبێ منداڵی هەبێ خێزانەکەی نەخۆش بێ شتێک بێ من کە چۆم ئللا دەبێ ئەو دووبارە بێتەوە سەردانیکردنی من بەداخەوە ئەو خاڵە ئەو نقطەیە بۆتە لەکەیەک بە کۆمەلگای ئێستای کوردیەوە گرنگە ئێمە وەکو خۆمان بین باشە خۆمان چۆن بین وا بیرکەینەوە و بیرکردنەوەی دەوروبەر بەسەرماندا زاڵ نەبێ چونکە بەڕاستی وای لێ هاتووە تا چ کۆمەلگای کوردی ئێستا ئەوەندەی کە بۆ خەڵک دەژێ بۆ خۆمان ناژێن هیچ مێکە شەرمەمەکە ئایبە کاتێک کە کەسێک ناتوانێت کاتی ئیشێکی هەیە کارێکی گرنگی هەیە ناتوانێت سەردانت بکات تۆ بڕۆ سەردانەکەی خۆت بکە چونکە بەڕاستی تۆ بۆ خۆت بێنە جێگای ئەو چونکە ئەگەر وابی پەیوەندی علاقات و پەیوەندی کۆمەڵاتەکان لەناو دەچێت بەڕاستیەکەی ئەوەی کە ئێستا ئێمە بیری دەکەینەوە باشە من مامێکم ئەگەر جارێک ناتی سەردان من با بۆ خۆم بچم باشە مارە پلکێک کرد مارە ئامۆزایە کرد ئەگەر ئەو نەیتوانی بێن ئەسڵن ئەو کەسێک کۆمەڵاتی نەبوو باشە من کەسێک کۆمەڵاتیم حەزم لە تێکەڵاویە حەزم لەوەیە کە بەردەوام سەردان بکەم بۆ خۆم ببەستمەوە بە شێوازی بیرکردنەوەی ئەو من شێوازی بیرکردنەوەی خۆم بەکاردێنم باشە هەموو ئەوانەیە کە کەسی کۆمەڵایەتیم کەسن حەزیان لەوەیە کە سەردانی خەڵک بکەن زۆر زەرورە بەڕاستی ئەو مبەررە لا ببین چونکە وەکو باسم کرد هەمومان کاتمان وەکو یەک نییە هەمومان لەوانەیە من ئۆتۆمبیلم هەبێ بەرامبەرەکەم ئۆتۆمبیلی نەبێ لەوانەیە هەر کۆک بێ مبەررێک بدەمە بەرامبەرەکەم لە ئەوەی کە ئەوە بەسەر خۆمدا زاڵ بکەم بتوانم بە شێوەیەکی بابەتیانە بە شێوەیەکی ڕێک و پێک سەردانی ماڵە خزمانم بکەم و پێم وایە بەڕاستیەکەی زەرورە کە ئێمە هەمومان خۆمان بین و بتوانین ئەو پەیوەندی کۆمەڵاتی و ئەو دابوونەریتە جوانەی کە کۆمەلگای کوردی و ئیلتزاماتە ئاینەی کە ئاینی ئیسلام پێمان دەسپێرێ وەکو خۆی جێبەجێ بکەین زۆر باشە مامۆستا بابەتێکی دیکە هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لەوانەیە ئەمە ببێتەوە هۆکارەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەوتر نەبن یاخود زیاتر دوورکەونەوە لە یەکتریش بابەتەوەی کە بوونە لە مەجلیسێکە دادەنیشتن یاخود سەردانی ماڵێک دەکەیت لە خزمان یان خود دراوسێ بێت لەوانەیە ئەو کەسە کۆمەڵی قسەی ناخۆش بکات کە قسەی ڕق بێت با بڵێن یاخود قسەیەک بێت کە کەسی بەرامبەر پێی ناخۆش بێت ئەمەوە ئەکات کە جارێکی دیکەڵێ ناچمەوە بۆ ماڵەوەی لە ماڵی ئەوان لەبەرەوەی کە ئەو بۆ شازە ڕەفتاری کردو یاخود ئەو قسەی کردووە تا چەند گرنگە ئاگاداری قسەکردن و گفتوگۆکانمان بین کاتێکە میوانێکمان دێت یاخود دەچینە سەردانی شوێنێک ئەوەش خاڵش دیکەی لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بەڕاستیەکەی خەڵکێکمان هەیە هەر بۆ خۆی قسە ڕقە باشە لە کاتێک لە مەجلیسێکە دائنیشی یان دەچیە سەردانی دەکەی یان ناوێری تەلەفۆنشی بۆ بکەی کابرا لە کاتێکدا دەڕژێتە سەر کۆمەڵێک بابەتی لاوەچی یان ئەوە تێ بەتوندی بە تووڕەیی قسەت لەگەڵەکە وەکو ئەوەیە کاتوو قەرداری ئەو بیت لە ڕاستیدا پەیوەندی کۆمەڵاتەکان بگاتە ئەو ئاستەی کە ناخۆشیێک لە بینی تو لە بینی برایەکەتدا لە بینی کەسێک کە بتەوێت پەیوەندی کۆمەڵاتی بەهێز بکەی ئەوە خاڵێکی نەرێنیە چونکە بەڕاستی کاتێک کە دوو کەس پەیوەندی کۆمەڵاتی دروستەکەن دوو کەس علاقات یان لێک نزیکە بنەوە دەبێت هاوبیر بن تۆزێک لە بابەتی مەسەلەی بیر و بۆچوونیان ناکرێت دوو کەسی دش بە یەکە هیچ جۆرە بیر و بۆچوون و شتێک یەک ناگرنەوە پەیوەندی کۆمەڵاتیان هەبێ ڕاستیدا من جارێک ئەگەر بچم سەردانی ماڵک بکە ئەگەر زانیم کەسەکە زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان پێشوازیم لێ ناکە یان قسەکانی توانجن یان قسەکانی لەسەر دڵم گرانن دەکرێت جارێکی دیکە نەچم سەردانی نەکەم چونکە بەڕاستی ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەتوش ڕەتفعلت هەبێ چونکە بەڕاستی ڕاستە واجبە پەیوەندی کۆمەڵایەتی لە ڕوانگەی ئاینی و کۆمەڵایەتیەوە
بەڵام ناشکرێت کەسێک کە بەردەوام توانجی ناخۆش قسەی ناخۆش قسەی ڕقم لەگەڵ کامیش هەر سەردانی بکەم لەبەر ئەوە ضرورە بۆ نمونە سەردانەکانت یان پەیوەندێک کۆمەڵاتەکان دەگەر ئەو جۆرە کەسانە سنووردار بکەیت و لە کاتی پێویست نەبی بە تایبەتیەوەی کە لە پرسیاری پێشودا برای بەڕێزم ئاماژەی پێکرد تا چەندە بۆنەکان بقۆزینەوە کە پەیوەندە کۆمەڵاتەکان بەهێز بکەن دەکرێت ئەو جۆرە کەسانە تەنها لە کاتی جەژنەکان لە کاتی بۆنە ئاینەکان سەردانیان بکەن چونکە لە کاتی دیکە ڕەنگە ئەو کەسە بچووکترین شت کە قسەکردنێکی ئاسایی بێ دڵمان بێشێنێ و بەڕاستی من هیچ مەجبور نیم پەیوەندی لەگەڵ کەسێک بەستم یان سەردانی کەسێک بکەم کە دڵم بێشێنێ یان دڵی منداڵەکەم بێشێنێ یان دڵی خێزان و کەسە نزیکانم بێشێنێ لەبەر ئەوە بەداخەوە یعنی کەسانەکان کاتێک لەوانەیە شێوازی قسەکردنیان وابێ لەوانەیە بەو شێوازە نەبێت کە ئەوان بیانەوێت بەڵام گرنگ ئەوەیە پەیامەکەمان بە ڕووخۆشیەوە بگەێنین پێشوازی لە میوانەکان لە کەسەکان پەیوەندێک کۆمەڵاتەکان بە ڕووخۆشیەوە بێنەک پەیوەندێک بێ لەسەر ئەساسی ئەوەی کە وەکو ئەوەی باسەکرێت بە زۆر کابراهات بێتە میوانداریت یان بخۆت بە زۆر چوبیە ماڵێک کە ئەوەش بێگومان کاردانەوە بەڕێگێکی خراپی دەبێت. بڵێ مامۆستا سەردار لەتیف توێژەری کۆمەڵاتی لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵ مامی سپاس بۆ ئەم دەرفەتەوە و زانیاریانە ئینشەڵا لە دەرفەتەکانی تریش لەگەڵمان هەر بەردەوام بی قسە و باز لەسەر پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان گفتوگۆی زۆرتر وەردەگرێت دوبارە سپاس بۆ مامۆستا کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمان بوو. بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان بە بۆنەی مانگی مەولود و یادی لەدایکبوونی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە قەزای سەی سادقیش
ئاهەنگێک سازکراوە هاوکارانمان لەوێ کۆمەڵک دیمەنیان بۆ ئامادە کردوین بینەری دەبین. هر کەسێک لە شێوازێک لە شێوازە چاکەکان ئەتوانێت یادی پێغەمبەری خوا بکات عەلەیهی سەڵات وسەلام هەیە بەشەکردی سونەتەکانی یادی پێغەمبەری خوا بکات عەلەیهی سەڵات وسەلام هەیە بە ناندان بە خەڵکی هەیە بە دڵپاکردنەوەی خۆی هەیە خۆی ئەڕازێنێتەوە بە سیفەت و ئەخلاقی جوان هەشە شوێنی سنت و سیرەتی پێغەمبەری خواکە لەناو هەموویانە باشترین جوانترین یادکردنەوە ئەوەیە ئیتاعی پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وسەلام چونکە خوای گەورە میراوانە لە قورئانەکەی فەرمێ هەر کەسێک ئیتاعی پێغەمبەری خوا بکە فقط ئەطاع الله و ئیتاعی خوای کردووە جوانترین یادکردنەوە باشترین یادکردنەوە ئەوەی یادکردنی پێغەمبەری خوا بکەنەوە بە شوێنکەوتنی سنت و سیرەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ جار ئێمە لە ئومەتی ئاخیر زەمانە کە سەردەمی فەساد و تاوانە جوانترین شت ئەوە خۆمانی پێوە ڕازێننەوە خۆمان بە سنەتی پێغەمبەری خوا بڕێژن پێغەمبەری خوا فەرمێت لە ئاخیر زەمانە هەر کەسێک سنەتێکی من زیندوو بکاتەوە ئەجری تەنها شەهیدی هەیە گرنگترین شتێک من ئەحیا سنەتی فقط حەبەنی هەر کەسێک یەک سنەتی من زیندوو بکاتەوە ئەوە منی خۆشویستووە هەر کەسێک منی خۆشویستوێ ئەوە خوای خۆشویستووە یادکردنەوەی شوێنکەوتنی سنەت و سیرەتی پێغەمبەری خوا جوانترین و باشترین یادکردنەوەیە کە ئێمە توانم وەکو عیلاج لێگەن خەڵکی مسلمان لە هەموو شوێنەکە ئەوەی کە پێغەمبەرەکەی خۆی ناسیب عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە زانی بێتی کە ئەم پێغەمبەرەکی ئەم شوێنی کەوتو ئیتباعی لێکە یادی کردووە ڕجایەتکردنەوە جۆرێکی ئابەم جۆرانەی خەڵکی کۆ بێتەوە جۆرێکی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خوایە جۆرێکی تەطبیقکردنی ئەوامیری پێغەمبەری خوای لە خۆیە الحەمدولله ئەم ساڵەکە توانم بڵێم زۆر جۆش و خۆشی مسلمانان و ئەهلی ئیمان و عاشقانی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بە ئاشکرا درەوشێتەوە لە هەموو کوردستانە لە سێ ساقی ئێمە بەتایبەتی ئەوە گەورە و پڕشکۆدا ئازیزانی ئێمە بۆ بەرەکەتداربوونی ئەم بۆ نەجوانە خوای گەورە لە وەسف پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين لە ڕاستیە ئەم ساڵ یادی مەولود لە سەرتاسەری کوردستان بە تایبەت منتیقەی شارەزور و قەزای سێ سادق هاوڵاتیان بە گڕوتینەوە بەدەم یادی مەولودەوە چوون لە ڕاستیە یادی مەولود لە ڕاستە لە ڕووی زانینەوە گرنگە ئێمە سیرەت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرچاو بگرین بەڵام ئەوەی کە گرنگە لە یادی مەولودا ئێمە چۆن بتوانین شوێن سیرەتی ڕەسوڵ الله بکەوین لە ڕووی سونەتەکانیەوە لە ڕووی کرداریەوە بتوانین ئێمە لە خۆمانە لە دەوروبەرمانە لە خێزانەکانمانە ببینە عاملێکی خێر بۆی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی داوە و ئێمەش ئەنجامی بدەین لە ڕووی عەمەلیەوە ئێمە ئەمانوێ پەیامی خۆمان بگەێنن بە خەڵکی کوردستان کە هەمومانەمانوێ پێکەوە بژین بە پێکەوە ژیان جوانتر بکەین لەسەر سونەتە پیرۆزەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە جێگای شانازیە خەڵکی شاری قەزای سێ سادق بە گەرمی پێشوازی لەم یادە ئەکەن و ئێمە ئەمانە لێرەش بڵێن سپاسی تاومان هەیە بۆ سەرجەم خەڵکی شاری سێ سادق کە بەدەم داواکاریەکەمانەوە هاتوون لە خزمەتیانەن وە کوتەکی حاجیشی عەبدول وە سپاسی تەلەڤیزیۆنی پەیامەکەین کە ئامادەبوونیان هەیە حەزوریان هەیە لێرە بۆ گواستنەوەی پەیامی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە ئەم شەوە تەنها زیندووەکەینەوە بە یاد و کردار و ڕەفتار و گفتارە شیرانەکانی پێغەمبەری سەرور تەنها و تەنها هەدەفمانەوەیە سونەتەکان جوانتر بکەین ئامانجەکان شیرینتر بکەین بۆی هەمووان سوود لە پێکەوەژانی پێغەمبەری خوا وەربگرین هەدەفمانەوەی کە پەیامی پیرۆزی ئاینی ئیسلام بگەینین بە خەڵکی کە لە ڕێگای یادی زیندووکردنەوەی سەروەری مرۆڤایەتی کە خوای گەورە فەرمێ
وما أرسلناك إلا رحمة للعالمين أما أن الرحمة في غمر خاص صلى الله عليه وسلم نفسه بخلق بيان كي وكفى بالله حسيبا وكفى بالله حسيبا بەڵازان خۆشەویستان لە چاوەریسەی بەنامەکەماندا باز لە گرنگی هونەری خۆشنووسین دەکەین دەزانین کە کەسانێگەن کە خولیایەکی تایبەتیان بۆ ئەم بەهرەیە هەیە زانین بەگشتی خۆشنووسی چییە و هەروەها لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی پێدەدرێت و ئەو شێوازە نووسینانی کە هەن لە هەرێمی کوردستان و وڵاتی عێراقدا زیاتر کامانن گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک دانادارا خۆشنووس و نیگارکێش کاک داناگیان زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بۆ بەڕێستان زۆر سپاس کاک داناگە لەوە دەست پێ بکەم بەڕێستان چۆن برەوتان بەم کارەتاناوە و لە کەیەکەوە دەستان پێ کردو بڵێ بەناوی خوای گەورە و مێرحبان ئەوەی کە ئێمە قسە و باسی لەسەرەکەین مەسلەی خۆشنووسیە خۆشنووسی یەکێکە لە پایەگرنگەکانی کۆمەڵگای کوردی و بە تایبەتی کاتێک کە ناوی خۆشنووسی ئەهێنرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتەوە بیر بۆ لەبەرەوەی زیاتر لە وڵاتە عەرەبیەکان ئیشی پێکرێت و وڵاتانی کە گرنگی بە خەتخۆشیە دەن ئێران و تورکیاواتە چواردەورمان ئەو وڵاتانن کە گرنگی بە خەت ئەدەن و هەرێمی کوردستان ئەگەر قسە لەسەر مێژووی خۆشنووسی بکەین مێژوویەکی دێرین و ڕەسەنی هەیە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ کاتەی کە قورآانی پیرۆز کاتێکەدا بەزیوە ویستویانە بە جوانترین فۆند بە جوانترین شێواز بینوسنەوە ئەمەش ڕۆڵ و کاریگەری بەرچاوی بینیوە لە کاتە جیاوازەکان و ویستویانە بە جوانترین خەت قورآانی پیرۆز بنووسنەوە بۆی کاریگەری لەسەر خەڵکدا بنێ ئەو کاتەکە ئیشیان لەسەر کردووە قورآن بە خەتی کوفی نووسراوەتەوە دواتر ئیشیان لەسەر کردووە بە خەتی نووسخ کە جوانترین خەت بووە خۆی ئەم خەتی نوسخە زۆر جار پرسیار ئەەکەن ئەڵێن نووسخ یعنی چی خۆی نووسخ لە نەسخەوە هاتووە ئەوە نوسخیان لەبەر گرتووەتەوە مەسەڵەن قورآنیان چاپ کردو ئەوە زیاتر ویستویانە بەو فۆنتە جوانانە بینوسنەوە ئەمە هۆکارەکەی ئەوە بۆ کە ئێستش ئەم قورآانی کە ئێستا هەیە حافظ عوسمان نووسیەتی کە لە ژیانانە ماوە لە خەڵکی سووریا بوو هاتووە بە هاوکاری کوردێک لێرە بەڕێەکەون بۆ وڵاتی سعودیا لەوێ ئەو قورآانە نووسنەوە کە ئێستا هەیە بە خەتی نووسخ ئەمە کاریگەری زۆر زۆری لەسەر تاک بە تاکی ناوەڕاستی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستداناوە بڵێ ئەمەش دەتوانین بڵێن کاریگەریشی لەسەر تۆدانا و بەهرەی هەدبوو لە ناختە هاستەکەت تۆزێک ڕەنگە لە قۆناغی یەکەم خەت خۆشیەکەت هەبوو بێ هەوڵدا بیتە هونەرمەند لەم خەت خۆشیە لە ڕاستیە پرسیارەکە جوانە من لە هەر لە مناڵەوە لە تەمەنی مناڵەوە 6 ساڵ بوو من لە مەکتەب ئەو کاتە لە ناو هەموو تەلەبەکان جیاواز دەرکەوتم لە بیرمە کاتێک کە پۆلی یەکی ئیبتیدایی بووم مامۆستاکانمان زۆر زۆر گرنگیان بە خەت جوانی ئەدا کاتێ ینی زۆر تەلەبەیەکیان خۆش ئەویست پێش زیرەکێکە بابێکی تر بوو بەڵام مەسلەی جوان نووسینەکە بۆ مامۆستاکە گرنگ بوو لەبەرەوەی جوانتر زووتر لی تێ ئەگەیشت خەتی جوان ڕاستی ڕوونتر ئەکاتەوە ینی زیاتر کاریگەری لەسەر مامۆستاکە دانا وای لێ هات وردەوردە لە پۆلی مەرحلەکانی ترکە چوومە 2 3 و هەتا پۆلی 6 سەرەتایی دواتر پەیوەندی بە کۆمەڵی خۆشنووسانی کوردستانەوە کرد توانیم ببم بە ئەندام هەتا زۆر جار مامۆستاکانم باوەڕیان ناکرد کە خەتی خۆم بیان مەسەڵەن واجباتیانەدا پێمان ئەیانوت بۆ نمونە بۆ بەیانی یا بۆ 2 بەیانی ئەمە بنووسنەوە و تەواوی کەن و بێننەوە کەم بردەوە ئەیانوت کەسێتر نووسیەتی ینی زۆر جار لێدانم خواردو لەسەر خەتخۆشی خۆم ئەو کاتە باوبایی لێدانی تەلەبە هەبوو لەسەر ئەوەی کە مەسەڵەن بۆی ڕەبت و زەبەتە بێت لە مەکتەبەکان زۆر باشە کاک داناگەر لەوە دەست پێ بکەینەوە بەیان باسی بکەین کە چەند جۆر شێوازی خەت جوانی هەیە خەت باسی بکەین لە ڕاستیە ئێمە جۆری خەتمان زۆر زۆرە ئێمە باسی ئاستی لەسەر ئاستی جیهان مەسەڵەن بەڵام خۆتە زانی جیهان پێک هاتووە لە کۆمەڵی زمان و
کللتوری جیاواز و تایبەت لەبەرەوەی ئێمە ئیش لەسەر ئەو خەتانە ئەەکەین کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە چکە ئێمە بتێونەتێ لە وڵاتێکین عێراقیش وڵاتێکی عەرەبیە لە بە وڵات عەرەبیەکان لە قەڵم دراوە ئێمە ئەم خەتانی ئینوسین هەمی خەتی عەرەبین خەتی کوردی نین و زۆر جار کەسێک کە ئەڵێ شتێک بنووسن بۆ نمونە ئێمە بە خەتی عەرەبی ئینوسین ئەڵێ بۆ بە خەتی عەرەبی نووسن نازانێت کە فەتحە و کەسرە و زەممە جوانکاری ئەدا بە خەتەکە تەشکیلەی خەتی پێ ئەڵێن بەڵام کاتێک کە مەسەلەن ناوێکی کوردیە نووسی ئەو جوانکاریە ناتوانانی بۆیکی لە خۆتەوە فەتحە و کەسرە و زەممەی بۆ زیادکەی بەڵام حروفی عەرەبی ئەتوانی و ئەم جۆرانی کە لە هەرێمی کوردستان ئیشی پێکرێ حەوت جۆرە و لە هەموو زۆرەکان گرنگتر خەتی ڕوقعەیە و ئەو زۆرە خەتەیە کە خەتی لافیتەی ڕۆژانە پێ ئەنووسێت لە لافیتەی پرسەکان ئەمە بۆ زیاتر ئەوەیە کە هەموو کەس بۆی بخێندرێتەوە بەڵام زۆری خەتمان هەیە کەس بۆی ناخێنرێتەوە ئیلا خەتات خۆی نەبێ ئێستا باوترین یا خود بەگشتی هەر ئەو خەتەی ئەوە لە هەرێمی کوردستان زیاتر ئیشی پێکرێ و هەموو هەرچی کتێب هەیە لە هەرێمی کوردستان ئەو کتێبانی کە لە بازار ئەفرۆشرێت هەر هەمووی بە خەتی نووسق نووسراوە نووسق ئەو جۆرەی کە قورئانی پیرۆزی پێ نووسراوە و ئەمە هەموو کەس گەورە و بچووک هەمووی ئەتوانی بیخوێنێتەوە بیر لەوە کراوەتەوە ئەگەر نا جوانترین خەت لەسەر ئاستی جیهان خەتی سولسە ئەو زۆرە خەتەیەکە لێرەدان زۆر بەش داناواژەی ئەمەیە سولسی پێدەوتری ئەمە لە چ شوێنێک زیاتر گرنگی پێدەدرێت زۆر جار پرسیارمان لێکن ئەڵێن بۆ بە خەتی سولس زۆر ئەنووسن خەتاتەکان لەبەر ئەوەی ئیستا ساڵانە لە وڵاتی تورکیا تاقیکردنەوەی خەتاتەکان ئەکرێت لەسەر ئاستی جیهان تۆ بەشداریەکەی مکافەت پێ ئەدەن واتە جگە لە ئینجازە و با بڵێن ڕێزلێنان زیاتر لە دەفتەرێ دۆلارت پێ ئەدرێ وەکو هەدیە ئەمە ئەگەر یەکەم و دووەم و سێمی تەوان لە ناو سەدان خەتات ئەمەش ئەکەوێتە مسابقەیەکی باش من پێم وایە ئەمە شتێکی باشە ئەو هونەرمەندانی کە ئاستیان نزمە و ئەکەن بۆ ساڵانی داهاتوو باشتر بن و جوانتر بنووسن زیاتر قوڵ بنەوە لە ئیشەکەی خۆیان و ئەم جۆرە خەتە بەڕاستی لەسەر ئاستی جیهان یەکەم خەتە و قورسترین خەتە هەموو کەسێ ناتوانێت خۆی لێ بدا بۆ خوێندنەوەش قورسە و ئەمە تێکەڵکێشە و جوانترین خەتە لە ناو خەتەکان بۆ کاتێکی زۆری شێوێت بەدڵنیایی ئێستا بۆ نمونە تابلۆیەکی وە بەلای کەمەوە 10 ڕۆژی ئەوێت ینی ئەوە نیە لەسەری یەک هەڵنەسی ڕێک هەمی بنووسی شتی وانە ئەبێ وردە و مەرحەلە مەرحەلە جارێ بەس دیز ئەگەر تەجروبەی ئەم تابلۆیە بکەن ئەمە پێش نووسین هەندەسەیە واتە قیاسات هەر چوار لاکەی هەموو لاکانی بەبێ ئەوەی یەک لایەکی گەورەتر و بچووکتر بێ هەر هەمووی ئیشی نیظامی هەندەسیە بەڕاستی ئەبێ زۆر شارەزاید هەبێت لە مەسلەی قیاس چکەگەر قیاس نەزانی ناتوانی خەت بنووسی باشترین خەتات ئەو کەسەیە بە یاخود ئەتوانین بڵین باشترین نووسەر کەوتت نووسەر ئەکرێت خەتاتیش نەبێ بەڵام جوان بنووسێ باشترین نووسەر ئەو کەسەیە کە لەسەر کاغەزێکی سپی بتوانێت ڕێک و ڕاست خەتێک بنووسێ بەبێ ئەوەی لار بێتەوە و بتوانێت 8 حرفی دال بۆ نمونە ئەم حرفانە بنووسێ بەبێ ئەوەی یەک حرفی لە حرفێکیان بچووکتر گەورەتر بێ ئەمە بەس لە کۆمپیوتەرە هەیە بەڵام وەکو تر خەڵکی ترمان هەیە ئەنووسێ ئەوە کەسانەی زۆر ئەنووسن و شارەزایی نووسینیان هەیە مەرز نییە خەتات بن هەیە ئەتوانێت 10 حرف بنووسێ هەمووی وەکو یەکوا بێ کاک دانا تۆ کە دێ ڕێگە نووسی هەموو نووسینێک پێویستە تۆ بە زمانێک بینووسی دوایی بە زمانەکەش کۆمەڵێک حرف هەیە ئێستا تۆ کرێ بە کوردیش بینووسی بەڵام بە پیتی لاتینی با بڵێن ABCD بینووسی لە کۆتاییشا کە بە هەر حرفێکی ژێنووسی ئێستا کۆمەڵێک فۆنت هەیە کرێت تۆ لە مێشتا بیا فێر بوو بیت یان کۆمەڵک فۆنتی نوێ هاتوویان لە ڕابردووە خەتاتەکان هەیان بووە هەموو ئەمانە ئەو شارەزایەکی ورد واکە هەم خەتاتێک باشتر بتوانێت باشتر نووسیان بە گشتی بۆ ئێمەمانان یان بۆ خەڵک گرنگە شارەزاییمان هەبێت لە خۆشنووسین چکۆن ڕەنگە ئێمە ڕۆژانە پێویست بێ یان کۆمەڵێک کەس هەیە ڕەنگە پێویست بێ زۆر دێر بنووسن تا خەتیان خۆشتر بێ ڕەنگە وەکو باست کرد ڕاستیەکان ڕوونتر دەرەکە خەتی جوان ڕاستی ڕوونتر دەکاتەوە لە ڕاستیە پرسیارێکی جوانە
ئێمە ئەگەر ئەو پرسیارە بکرێ ئایا بۆ لە هەرێمی کوردستان ئەگەر پێشبینیە بکەی ئیستا چکە ئێمە زیاتر قسە لە ناو خۆی هەرێمی کوردستان بکەین باشترە ئەگەر پێشبینیەک وەرگری ئیستا حالیان لە ئیستا لە ١٧٠ هەرێمی کوردستان خەتی ناخۆشە بە گەورە و بچووکی بە خوێنەوار و بە نەخێنەوار حتا هەیە دکتۆرە نازانێ ڕێزم هەیە تەمان بۆ هەموو دکتۆرە بە ڕێزەکان مەسەلەن هەیە دکتۆرە ڕێ بە ئاواتم جوان بنووسم ینی خەتێکی جوان بنووسم یعنی قسەکە لەسەر ئەوە نییە شەهادە مەسەلەن هەیە مەسەلەن شادەی بەرزی هەیە دەبێت خەتی جوان بێنە هەیە مەسەلەن شادێکی نزمیشیە خەتی جوانە خەتاتی ژنیە بەڵام ئەتوانێت جوان بنووسێ جا پرسیارەکەی بەڕێزت من سەرنجی ڕاکێشان بۆ ئەوەی کەوا بڵێم لە وڵاتی ئێران کە نزیکترین وڵات ینی وڵاتە لێمانەوە لە مناڵ تا گەورە هەر هەمووی شارەزای خەتاتیە لە ١٠٠ ئێران ئێوە ئەزانن هەرەمووی خەتاتە هۆکارەکەی ئەوەیە کە مناڵ لە پۆلی یەکی ابتیداییەوە کە ئەچێتە مەکتەب فێری خەتخۆشیەکەن واتە چۆن دەرسێک لە دەرسەکان بۆ نمونە لە کوردی بکەوی دەبێ بکەوی لەوێش لە خەتخۆشی بکەوی کەوتووی ینی دەرسێکە لەگە دەرسەکانی تر هیچ فەرق ناکرێت ئێستا بەس لە هەرێمی کوردستان گرنگی بە ڕاضە و بە مەسەلەن هەنێ دەرز هەیە نادرێت لەو وڵاتانە ڕێک پێچەوانەیە لە هەموو وڵاتێک هەتا لە نزیکترین وڵاتی ئێمە تا دووترین وڵات هەمووی خەتخۆشی ڕاضە ئەمانە گرنگترن لە دەرسەکانی تر لەبەرەوەی ڕاستە و خۆ پەیوەندی بە ڕۆحی ئینسانەوەیە کێشەکە ئێمە لە قۆناغەکانی سەرەتایی تەنها شقلی بۆ منە حرفی دال تەنها شقلی حرفی دالمان فێرەکەن نەک چۆنیەتی دەستپێکردن و کۆتاییێنان بە حرفەکە چۆن چەند شێوە نووسینی ئەم حرفانە ئێمە تەنها شقلەکانی خوێنین ڕاستە لە جاران بیرمە ینی خراپەوانی بەداخەوە ئێمە من لە بیرمە من لە ساڵی 93 ئەو کاتە پۆلی یەک بووم کە چوومە مەکتەب زۆر ینی گرنگیان بە خەتخۆشیەدا تا کۆتایی نەوەتەکانیش خەتخۆشی هەنێ مامۆسا ئەیوتەوە ینی تا بە ڕادەیەکی گە پێویستیش نەبووایە مەسەلەن شتێک باسەکرا بەڵام ئیستا نەک هەر باز ناکرێ هەر کەس یعنی نازان بە گرنگشی نازانێت ئەڵێ زاخۆ من لەگەڵ بەرپرسانی حکومی و حزبی زۆر دانیشتم ئەڵێن جاخت خۆشی چییە یعنی سەیرەکە لەوەیە خۆزگە هەر خەتخۆشیەکە وایە ئەسە کێشەی تەنانەت بە کۆمپیوتەریش کێشەی ڕێنووسی و ئیمیلاییشمانە چ بگابەوەی بەدەست خوێندکارەکان بنووسیان ئەمە حەقیقەتە بەداخەوە زۆر کارەساتە کە ئێمە نەزانین بەڕاستی بەو شێوە جوانە بنووسین کەواتە چی بکەین لە ڕاستی ئینسان نابێ بێ ئومێد بێ نەک لە مەسەلەی خەتا لە هیچ شتێکی سەر ئەو شتانەی کە زانست و زانیاری و ئینسان بەرەو پێشەوە بات ئینسان تاکە شتێک کە زۆر بەرەو پێشەوەی بەرێ ئومێدە چکە کە ئومێد نەما تەواوی شتەکان تێکەچن ئەوەی کە ئەم مەسەلەی خەتا ئەوە نەخورز نییە ئاسانە بەڵام ئەبێت هەموو شتێک کۆدی هەیە بێ ڕێگاکەی بدۆزیتەوە بە دوایە بچی هەموو شتێک مانوبوونیەوێ کاتێوێ کات بەخشینەوێ بەڕاستی مەسلەی خەتخۆشی کوڕاسەمانە ئێمە کوڕاسەی خەتمان هەیە ئەتوانی لەسەر ئەو کوڕاسانە فێربی خەڵەمی خۆی هەیە و ڕێسا و یاسای خۆی هەیە بە ئاسانی فێرەبی ئەوە نییە قورس بێت بڵێ فێر نابم مەگەر بۆ کەسێک قورسە خۆی نەیەوێ ئللا مەگەر هەر فێرە بیت لە ڕاستیە خەتخۆشی زۆر گرینگە من لێت ناشارمەوە یعنی من ئەگە یەکێ پرسیارم لێ بکا بڵێ خەتخۆشی گەیانتی بە چی یعنی ئەگەر نەیگەیان بێ بە هیچ منی نەگەیان بێ بە هیچ گەیانومێتی بەوەی هەزاران کەس بناسم جگە لە زمانی خۆم لە وڵاتە عەرەبیەکان لە تورکیا لە ئێران هەتا لە وڵاتانی ئەوروپیش من بەردەوام پەیوەندیم لەگەڵ برادەران هەیە هاوپیشەکانم یعنی مەسەلەن خەڵکی تر خەتخۆشی یەکێکە لەو عەفو یەکێکە لەو پیشەیانەی کە زوو بە خەڵکت ئەناسێنێ واتە بۆ نمونە کەسێ نادناسێ لە شوێنێکە یەکسەر کە خەتەکەت ئەبینێ خۆشەویستی تۆ ڕاستە خۆچێتە دڵی کەسەکەەوە ئەڵێن خەتخۆشیش وەکو دەنگخۆشی وایە هەم بەدەر لەو ئەوەی باست کرد ئەڵێن زۆر جارەگەر پێ تااقەت و تۆڕۆژ ئەگەر دێڕێکی بە جوانی بنووسی دەروون نارامە بێت هەڵبەت من خۆم خەتم خۆش نیە بەزەمێ بزانم وایە ڕاستە وەکو شعر وا بێ لەوانێ بە دڵنیایی وایە زۆر باشە کاک دانایان ئەگەر ئاماژەیە بکەین بە جۆری ئەو کاغەزەیە خود ئەو قماشەی کە ئەو شتانی لەسەر ئەنووسرێت ئەمانە تایبەتمەندی خۆی هەیە جیاوازیان هەیە جۆرەکانی چۆن
بەڵێ لە ڕاستیە زۆر جارە و پرسیاری بەڕێزت ئەکرێت ئێمە ئەم جۆرانی کە ئێمە وەرەقە و کاغەز و ئەوانە کە لە سەری شتە نووسین بەڕاستی لەسەر کاغەزی احتیادی ناتوانانی یعنی ئەتوانی بینوسی بە جوان دەرناسێ کێشەکەەوەی تۆ کە هینی خۆی نەدا بەدەسەوە نەینوسی باشترە ینی ناوی خەتی لێ نەنەی باشترە ئێمە ئەم کاغز جۆرە کاغزێک ئەوانی کە لە وڵاتان تاقی ئەکرێتەوە مەسەلەن ساڵانە جۆرە کاغزێکم عملەکەی لە تورکایە ساڵانە لەوێ دروست ئەکرێت چۆنەڵی کاغەزەکەشی گرانە وەکو هەویر وایە بەڵێ بەڵێ وەکو هەویر وایە ئەنجا ئەیشێن و ڕایخەنەوتر کەوتت معمەل دیارە چەند جیاز و ئەوەی خۆی هەیە ساڵانەمە دروست دەکرێت ئەنێرێ بۆ وڵاتەکان و بڵاوە بێتەوە خۆشنووسەکان شتی لەسرە نووسن ئەگە کەسێ پرسیار بک بڵێ بۆ ئەو کاغەزە ئەبێ لەسەری ینی خەتاتیە بێ لەسەر ئەو کاغەزە بنووسرێ لەبەر ئەوەی خۆشنووسی سەدان کەسمان هەیە کە لە ژیانە نەماوە و ئێستا نووسینی هەڵواسراوە لە وڵاتەکان بۆ 500 ساڵ ئەمێنێتەوە بۆ 1000 ساڵ ئەمێنێتەوە ینی زەرورە لەسەر ئەو کاغەزە بنووسرێ لەبەر ئەوەی زەمانی مانەوەی هەیە بەس ئەم کاغەزانی ئێمە زمانی 50 ساڵ ئەڕات و دوایی کۆنە بێ وردە ئەوەرێت بەڵامی ئەوێ وانیە بەڕاستی ئەگەر ئاماژەیەکیش بم قامیش و جۆرەینانە بکەین ئەمانەش تایبەتمەندی خۆی هێوانیان بەڵێ ئەمە قامیشە هەر قەمیشی احتیادیە کە مەسەلەن بەڵام شێوازی بڕینەکەی و جۆرە ئەم دەمەکەی جیاوازە لەبەرەوەی مەسەلەن خەتی فارسیە بێ زیاتر بۆی داتاشی ئەمە ئێستا بۆ خەتی نوسخ و سولە زۆر باشە حازرە بۆ نووسین بەڵام بۆ خەتی فارسی زیاتر ئەبێ لاریکەیتەوە بۆ لەبەرەوەی خاوبوونەوەی تایە کاتێککە بە خەتی فارسی ئەبێ بنووسی ئەبێ شێوازی دەمەکەشی لارتر بێ بۆی بە جوانترین شێواز مانود نەکاتیانی یەکسەر خۆی با بەدەسەوە مەسلەی قامیش هەچی وڵات هەیە مەسەلەن کە ئیش لەسەر قەمیشەکان با بڵێن کە خەتە نووسن بەڵام ئەم خەتاتانی ئێرە زیاتر بە فڵچە و لافیتەی تەعزێ و ئەو بابەتانە زیاتر قەڵەم تۆمار ئەمە قەڵەم تۆماری پێڵێن واتە حازرە و حیبریتیایە و دەمەکەی حازرە تۆ ڕاستە خۆ ئەنووسی کامیان ئاسانترە و باشتر ئەمەیان تەوان چونکە قامیشەکە زۆر کەس ئێمە کاتێککە دەورەکان ئەەکەینەوە زۆر کەس بەشداری ئەکا بەڵام بەداخەوە دوای 3-4 ڕۆژێک واز ئەهێنن ئەڵێن قەمیش قورسە بیلفعل گرتنەکەی و شێوازەکەی هەموو شتێک لە دنیاە ئەستەمە سەرەتاکەی بەڵام کە چوویتە ناوی دوای خۆت وازی لێ نهێنی کاکدانوانێ مێژۆکەشی بۆ زۆر کۆن بگەڕێتەوە قامیش مێژوویەکی دێرینی هەیە ئێستا وازانن بۆ نمونە خەڵک ئەڵێن خۆشنووسی هەر لەم وڵاتە و لە وڵاتە عەرەبیەکان نەخێت من دانیشتێکم هەبوو لەگەڵ کۆنسوڵی کۆریا پار ساڵی پار زۆر گرنگی بە خۆشنووسی ئەدا بەڕاستی ئەڵێ مێژوویەکی دێرینی هەیە لای ئێمە یعنی ئەم شتانی کە لای ئێوە هەیە ئەڵێ لای ئێمە چەنەها ساڵ پێش ئیستا ینی بە 100 ساڵ پێش ئیستا لای ئەوان ینی ئەوە هەبوو ینی کاریگەری هەبووە واتە مێژووی دێرینی ئەم خەتخۆشیە لای هەموو کەسێک لە سەر ئاستی جیهان گرینگە واتە کەسێک نییە بڵێ ئەمە گرنگ نییە هەتا ئەوەی کە ناشزانێ ئەزانێت کە ئەم شتە باشە شتێکی چاکە بەڵێ مامۆستا باست لە بابەتێکی تر کرد لە خەتخۆشی یاخود نووسینی تابلۆیەکی نووسین ئێستا بۆ نمونەگە من سێری ئەم تابلۆیەکەم هەم هەندەسەی تایە هەم دیزایانی تایە هەم هەڵبژاردننی ڕەنگی تایە هەم هەڵبژاردننی خەتی تایە هەم ڕسمیشە و خەتی هەم ینی لە یەک کاتا تۆ ئەبێ چەند شتێک بیت هەموو ئەم ئیلهامانە چۆن خەتاتێک چۆن خەتخۆشێک بتوانێت سەرکەوتوو بێت لە هەڵبژاردننی دیزایانی تابلۆیەک یاخود ئەوەی لە مێشکایەتی بیخاتە سەر تابلۆیەکیاوە بەڵێ نازانم تا چەند زۆر کەس ئەم ڕاستی ئەزانەیان نا زۆر جار پرسیار ئەکرێ نازانن ئەم وەڵامە بدەنەوە بۆ نمونە ئەڵێن هەست مهمتریا عەقڵ بێگومان هەست لەو لای عەقڵەوەیە چونکە زۆر جار ئەگەر هەستت نەبێ ئەگەر عەقڵش وجودی هەبێ ینی مەسەڵەی فڵان شت باشە بەڵام هەستەکە زووتر پێت ئەڵێ ئەوە باش نییە بە تاخیری کە باشترە بۆ نمونە جا مەسەلەی خەت ئەو بۆیە باسی هەستم کرد واتە هەست پێش عەقڵ کەوتووە ینی بۆ نمونە کاتێکە شتە نووسی
بۆ ئەوەی هەڵە نەکەی دەبێت لێرەوە دەست پێ بکەی ئەمە هەستن ینی هەست جیاوازە لەگەڵ ئەقڵ هەست ینی لە پێشترە وەک لە ئەوە لەبەر ئەوە ئەم شێوازی هەندەسی و ئەوە ئەم شتانی کە بەڕێزت باست کرد کە هەر هەمی بەیەکەوە بۆ دێ هۆکارەکەی ئەوەیە پێش ئەوەی بنووسی ئەزانی کە لەسەر چی ئەنووسی ئەزانی کە چ شتێک ئەنووسی و بە چه فۆنتێک ئەنووسی ئەمانە هەمی لە مێشکتا غەز نەکەی ئەنج دەست پێکەی زۆر باشەکانتانە خوێندنەوەی ئەم بابەتانە بۆ نمونەوە پێم وایە بێت ڕەمزی مەولانایە ینی مەولانای ڕۆمی بەڵێ ینی ئەبێت شارەزابیت بیخوێنی تۆ بزانی چی نووسراوە یان هەموو کەس دەتوانێت بیخوێنێتەوە بەڵێ لە ڕاستیە ئەمە یەکێکە لە تابلۆ گرنگەکانی من کە تا ئێستا لە هەرێمی کوردستان تاکە کەسم کە من ئیش لەسەر مەولانای ڕۆمیەکەم بۆ شێوەیە یەکێک لە کارە گرنگەکان و ئەوەی کە زۆر گرنگ بۆ لای خەڵک مەولانای ڕۆمی بووە مەولانای ڕۆمی بێگومان معلومی زەنابتانە کە زۆرترین فرۆشی کتێبەکەی لە ساڵی 2012 لە ئەمریکا بووە و بڕوا ناکەم تەسەور ناکەم یەکێک کتێبەکانی مەولانای ڕۆمی بخوێنێتەوە تەسیرات لەسەر ژیانی دانەنێ یعنی ئەمەنە گرینگە ئەمەنە ڕۆڵی هەبووە هەتا ئێستا قەبرەکەی لە قۆنیایە لە تورکیا زۆرترین خەڵک سەردانی ئەو شوێنەیەکا و مەزارەکەی ئێمە شخصپەرستی ناکەین بەڵام ئەو کەسانی کە لە ژیاندا ڕۆڵ و کاریگەری بەرچاویانە بووە ئێمە بەرزیان نرخێنین ئیتر لە هەر ئاست و زمان و ئەوەیە بێ بەڕاستی مۆلانای ڕۆمیش ئەگەر پرسیارەکە ئەوەیە بۆ نمونە ئەمە چی نووسراوە ڕاستی ئەمە وەکو حروفی عەرەبی تێکەڵکێشم کردووە بۆ تەشکیلە و جوانی ڕسمەکەیە وێنەکەیە زۆر جار پرسیارەکەن ئەڵێن باشە ئەمە ئافرەتە نەخێرەمە ئافرەت نییە زۆر جار ئەو کەسانە پرسیارەکەن کە کتێبەکانیان نەخوێندێتەوە چونکە ئەگەر کەسێک کتێبەکەی خوێند بێتەوە ئەزانێت کە پیاوەیان مەسەلەن ئافرەتە لە ڕاستیە ئەمە ماناکەی زۆر گەورەیە ئەو وێنەیە یەک پێی دیارە پێیەکی تری دیار نییە تەمانەوە عەزەیە ئەسوڕێت وە سەماعەکە زۆر کەس کە ئەڵەی سەما بەغەڵەت تێگاڵێت ینی یەکسەر سەمای عاریفاکانە بەڵێ ئەمە کە قاچی لەسەر ئەرزدانەیە ئەڵێ نەفسی خۆت بخەژێر پێی خۆت ئەڵێ مەرز نییە هەموو شتێک کە دڵوتی یەکسەر بیکەی ئەڵێ لەبەرەوەی ئەدخاتە هەڵەوە ئەڵێ زۆر جار بەوەی یەک هەڵەوە ئینسان هەموو تەمەنیدا ئەنێ جامە مەولانای ڕۆمی ئەگەر بێت و تەنها چەند پەڕەیەک بخوێنیتەوە لەو کورتە باسی ژیان نامە و مەسەلە ئەوە زۆر گۆڕانکاریت بەسەر دێوەڵە زۆر باشەک دانا زۆر بە کورتی دەرفەتمانەمەوە ئەگەر کەسێک بێت فێری ئەم هونەرە جوانە ببێت ئەبێت چی بکە لەکوێوە دەست پێ بکە بەڕاستی بەڵێ لە ڕاستیە ئەو کەسێک کە بێ فێری هونەری خۆشنووسی بێت ئاسانە من لێرە پێتان ئەڵێم زۆر جار ئێمەش دەورە ئەەکەینەوە بەڕاستی بەبێ بەرامبەر چونکە ئێمە ئەو نرخەی کە لەسەری دانین تەنها پارەی حبر و قامیشەکەیە 20,000 شتێکی وایە ڕەمزیە ئەویش تەنها بۆ مەبەستمان فێربوونی خەڵکە خزمەتکردنی خەڵکی خۆمانە لە هەرێمی کوردستان هەر کەسێک هەر بەهرەیەک هەر شتێک بزانێ ئەگەر نەی بەخشێ تاوانبارە لەبەرەوەی ئەو زانی و زانستەی کە خوا پێیداوە دەبی بیبەخشێ ئیتر ئەگەر بە هەر شێوازێکە بیگەێنێ بە خەڵکی و سواردەورەکەی هونەری خۆشنووسی ئاسانە و چەند خەتێک هەیە ئەو خەتانە خەتی ڕوقعا یەکێکە لەو خەتانەی کە وەکو دەرگا چۆن ئەچی مەسەڵەن بتێ بچیتە ژوورێکەوە هەتا دەرگا نەکەیتەوە ناتوانانی بچیتە ژوورەوە خەتی ڕوقعاش هەتا فێر نەبی ناتوانانی فێری خەتەکانی تربی وەکو دەرگایەک وایە چیتە ناو خەتەکانی تریشەوە زۆر سپاس بۆ کاک دانازارە خۆشنووس و نیگارکێژی خوا بەخێر بە زۆر سپاس بۆ بەڕێستان چارێکتان کێشە دەستەکانە خۆش بێتەوە درێژ ئینشەڵڵا مەمنونی سپاس بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان تەواوی بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.